بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. ئەمڕۆ لە ئیدارەی ڕاپەڕین پاڵپشتی لیستی هەڵوێست و مەردایەتی دەکات. هەمووان لێرە لە ئامادەکاریدان بۆ دەستپێکردن و سەرخستنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لێرە هاوڵاتیان بە جۆش و خرۆشێکی گەرمەوە دەیانەوێت کار بکەن بۆ سەرخستنی ئەو لیستە. من ئێستا لە هۆڵی زینم لە شاری ڕانیە. هۆڵی زین دەکەوێتە سەر ڕێگای سەرکەبکان نزیک یاریگای ئازادەڕەش وا بڕیارە کەرنەڤاڵێک بۆ سەرخستنی لیستی ١٤ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لێرە و لەم هۆڵە بەڕێوە بچێت کاژمێر 4 خولەک. بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و 5 کاندیدی بازنەی سلێمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەگەر هاوکارم لەگەڵم بێت من دەمەوێت بچمە ناو ئەو هۆڵەی کەوا بڕیارە کاژمێر 4 خولەک کەرنەڤاڵی سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی تێدا بەڕێوە بچێت. ئەوەی کە دەیبینن جۆش و خرۆشێکی لە سەرەتای ئەم دەستپێکی ئەم ئاهەنگەدا، ئەگەرچی تا ئێستا مەودایەکی زۆری ماوە بۆ دەستپێکردنی ئاهەنگەکە، بەڵام ئامادەبووان بە گوڕی تیمێکی زۆرەوە دەیانەوێت بەشداری بکەن وەگوێ بگرن لە پەیامی پیاوی مەرد بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی کە دوایین پەیامیان بخەنە ڕوو و کاندیدەکان کارنامەی خۆیان پێشکەش بکەن. من دەمەوێت بپرسم ئەمڕۆ تۆ هەست چۆنەکە لە کەرنەڤاڵێکی ئاوادا بەشداری دەکەیت؟ سلام علیکم، باش قوربان سپاس. دیارە ئێمە هەستێکی زۆر خۆشمان هەیە کاتێک دەبینین کەوا جەماوەری لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لیستی هەڵوێست و بوێری بە جۆش و خرۆشێکەوە دێن بەرەوە و ئاهەنگە بۆ سەرخستن و پشتیوانیکردنی ئەم لیستە ئازیزەمان. ئومێد دەکەین کەوا لیستەکەمان سەرکەوتوو بێت و دەنگێکی زۆر بەدەستبێنێ. هەستێکی زۆر خۆشمان هەیە لەم ئاهەنگەدا بەڕاستی. من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژارنەکانی ڕابردوودا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زیاتر لە 16,000 دەنگدەری هەبووە و 16,000 دەنگی هێناوە. بەپێی ئەو بەدواداچون و ئەو سەرژمێرانەی کە کراوە و بەپێی ئەو داتانێک کە بەردەستەوە دووبارە بە چاودێریکردنی هەڵوێستی ڕابردووی ئەو تیمێکە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا ناردوویەتە پەرلەمان و تیمێکی بەهێز لە حکوومەتدا سلمێنەری ئەو ڕاستیان کە کۆمەڵی ئیسلامی لەم هەڵبژارنەدا بە گوڕوتینێکی بەهێزەوە بەشداری دەکات. ئەوەی کە دەیبینن ئەگەر هاوکارم ئاماژە پێدا ئەمە بەشێکە لەو پاڵپشتی پشتیوانیە کە بۆ سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لێرە بەڕێوە دەچێت. هاوڵاتیان بەو پەڕی گوڕوتینەوە هاتوون لە کەرنەڤاڵی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشداری بکەن. ئێوە بۆچی هاتوون لەم کەرنەڤاڵە بەشداری بکەن؟ پەیامی ئێوە چییە؟ وەڵا هاتوین بۆ سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی بە جۆش خۆشێکی زۆر بەهێزەوە هاتوین ئینشەڵڵا بۆ پشتیوانیەتی کۆمەڵی ئیسلامی. داجیان پەیامی تۆ چییە؟ تۆ بۆچی هاتووی بەشداری لەم کەرنەڤاڵەدا بکەی؟ هەستت چییە؟ من بەیامی خۆم بۆ کۆمەڵی ئیسلامی دەردەبڕم بە دڵوبەی ژیان. هاتوون بە دڵوبەی ژیان لەگەڵمی. سەرکەوتوو بێ خوایە. چی وای لێ کردووی کە تۆ ئەمڕۆ بەشداری لەم کەرنەڤاڵ و ئاهەنگەدا بکەی؟ کۆمەڵی ئیسلامی شایستەیەوە کە خەڵک دەنگی پێ بدات. ئەرێ وەڵڵا ڕاستەقینێ شانی هەموو شتێکە. شانی هەر هەموو شتێکە. دەبێ وەڵڵا دەنگی خۆمانی بۆ دەردەبڕین بۆ کۆمەڵی ئیسلامی پێی سەرخۆشی زۆر یاخوا بەخێر بێن سەرچاوماتن. دەمەوێت لەگەڵ کارژێر ڕاگەاندنی مەڵبەندی 5 کۆمەڵی ئیسلامی بکەیت. هێشتا مەودایەکی زۆری ماوە بۆ ئاهەنگەکە، بەڵام خەریکە ئەو هۆڵی کە دانراوە نزیکەی 1000 کەس دەگرێت جێگە نەبێتەوە. پەیامی ئێوە چییە؟ چۆن ئامادەکاریتان کردووە پێشوازی بە دەنگەوە هاتنی دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی هەوادارانی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی چۆنە؟ بەخوا بەزار بێ بەلای خۆی گەورە مێرەبان زۆر سپاسی هەواداران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین کە بەڕاستی ئێستا کاتەکەی زۆری ماوە، بەڵام ئەلحەمدوللا خەریکە پڕ بێت. ئێمە وەکو لیژنەکە وەکو ڕاگەاندنی مەڵبەند کە لەگەڵ لیژنەکەدا بووین زۆر هەوڵماندا کە بەڕاستی هۆڵش زۆر لەو گەورەتر پەیداکەین بۆ کە زەمازای کە هەواداری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە جۆش و خرۆشەوە بە خەڵکی دیکەی غەیری کۆمەڵی ئیسلامی واتە ئەوانەی کە ئەندامی ژنینە ئامادەیان دەبڕێەوە حەزیان لێ یەکەم ڕۆ بەشداریکەن، بەڵام بەڕاستی بەداخەوە لەو هۆڵەوان گەورەتر دەست نەکەوت. وەکو ئێستاش دەبین کە ئێستا ڕاستی کاتەکەی زۆریش ماوە، بەڵام الحەمدوللا خەڵک زۆر بە جۆش خرۆشەوە دێت کەوەش نیشانەیە هێمایە بۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئاماژەکانی جێی دڵخۆشینە، ئاماژەکانی جێگای ئەوەنە کە ئێمە هەر لەو زەماوەرە بزانین کە خەڵک زۆر
دەنگداری کۆمەڵی ئیسلامیە زۆر هەواداری کۆمەڵی ئیسلامیە و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئومێدی خێری ئینشاڵڵا لێ دەکرێت و ئایندەیەکی گەشی پێیابی ئەمڕۆتان چی ئەمڕۆ دەتانەوێت چی بە دەنگدەرەکانتان بڵێن چێ بەشداری دەکات کارنامەی ئەم کەرنەڤاڵ و ئاهەنگە چییە؟ کارنامەکەەوە لە بەرەستی مندایە ئەمە شتەکە لێرە نووساوە ئێمە کۆمەڵک بڕکێ زۆرمان هەیە شارمان هەیە سرودمان هەیە سەرەتای ئاهەنگمان بە قوڕانی پیرۆز دەست پێ دەکەین دواتر چەند سرود و پەخشانێک پێشکەش دەکەین و کاندیدێک بەڕێزەکانی سنووری پارێزگا سلێمانی دەناسێنین و کۆمەڵک بڕگەی کەشمان حتمما هەدەبێت لە ناو خودی ئەو بەرگانەکە پێشکەش و نووسیمانە و دواتریش پیاوی مرد مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان پێیام و وتەی خۆی لە کەرنەڤاڵەکە پێشکەش دەکات و ئومێد دەکەن کە ئینشاڵڵا هەموو ئامادەبووان و ئەوانەی کە لە ماڵەشەوە جۆد بینەری ئێمەنا و لەوانەیە کە لە ڕادیۆکان گوێگیری ئێمەنا هیوادارین ئینشاڵڵا ئاهەنگەشی خۆشم بۆ ئامادەکەین و پێشکەشیانکەین و لێمان ڕازی بن و ئومێدەکەی کە خی گەورەش پشتیوان و هاوکار بێ بۆ سەرکەوتنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. خۆش بێ دیارە هەروەکو بەڕێز مامۆستا ڕێگوار ئاماژەی پێدا ئەمە بەرهەمی شەونخوونی و مەردایەتی کارکردنی کۆمەڵی ئیسلامی بووە لە ماوەی ڕابردوودا کە هەمیشە لەبەرەی گەلدا تێکۆشاوە هەمیشە ویستویەتی لە پێناو خەڵکدا باجی گەورە بدات بەرژەوەندی شخصی و حیزبی وەلا نەناوە ئەو بەرهەمەی کە دەیبینین لە پێکهاتە و چین و توێژە جیاوازەکان دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆمەڵ ناخی لەگەڵ ناخی خەڵکی هەرێمی کوردستانە ناخی لەگەڵ ناخی خەڵکی هەژار و کەم دەرامەتە ئەوەی کە من دەبینم لێرە خەڵکی جیاواز و جۆرا جۆر بەشداری دەکەن من دەمەوێت پەیامی چین و توێژە جیاوازەکان وەربگرم ئەمڕۆ تۆ بۆچی هاتووی بەشداری لەم کەرنەڤاڵ و ئاهەنگەدا دەکەی پەیامی تۆ چییە؟ وڵای پەیام منە هۆیە پێم ڕێیەکی ڕاستە و ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن و پێخۆشحاڵم بەوە ڕێهێشن هەر بەوەی ئینشاڵڵا هەر دەگەڵەوەشم و ئیدر سوپاس. تۆ دەتەوێت ئەمڕۆ چی بڵێ؟ سپاس بۆ کەناڵی پەیام من پڕ بەدڵ خۆشحاڵی خۆم دەبڕێنم دەبڕم بۆ کەناڵی پەیام بۆی هاتووی ئەو دەستەی 104 سەرخین بە پشتیوانی خۆی گەورە پشتگیری بە هەموو شێوازێکی لێ دەکەین بە ماڵ منداڵە پشتگیری لێ دەکەم ئینشاڵڵا. کۆمەڵی ئیسلامی جێگەی ئومێدی تەنها دۆست و لایەنگرانێتی یان کاری کردووە بۆ تەواوی چین و پێکاتە جیاواز ئیسلامی جێگای هەموو خەڵکی کوردستانە جا ئەوجە بۆ خەڵکی کۆمەڵی بۆ پەیام بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ هەموو کەس جێشان نازیە بۆ تەواوی کوردستان یعنی لە بەغدا هەتا کوردستان ئومێدێکی زۆر گەورەمان پێ بە پشتیوانی خۆی گەورە ئینشاڵڵا سەرکەوتوش دەبێت ئینشاڵڵا سەرکەوتوی ئینشاڵڵا. کۆمەڵی ئیسلامی ئەو هێزەیە کە پێویستە خەڵک متمانەی پێ ببەخشێت سەرنج و تێبینی ئێوە لەسەر ئەدای کاری کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا. بەڵێ کۆمەڵی ئیسلامی جێگای شانازی هەموو خەڵکی کوردستانە نەکەر کۆمەڵی ئیسلامی هەر خەڵکی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لەخوای بێزیاد بێ کۆمەڵی ئیسلامی یعنی سەدەها باجی داوە بەس لە پێناو سەدەها باجی داوە بەس لە پێناو یعنی خەڵکی کوردستان بەس لە پێناو دڵخۆشکردنی خەڵکی کوردستان لە پێناو یعنی ڕزابوونی خەڵک لە پێناو حەسانەوەی خەڵک خوا بێزیاد بێ کۆمەڵی ئیسلامی جێگای شانازی هەموو خەڵکیە هەموو خەڵکی کوردستان الحەمدولله. بەڵێ دیارە ئەگەر هاوکارم یارمەتیم دادەمەوێت دیمەنی جیاوازتر و ئامادەبوونی زیاتر لێرە لەم هۆڵە بەشداری پێ بکەین و ئەوانەی کە لێرەن دیارە بە گوڕوتینی زۆرەوە هاتوون بەشداری بکەن من دەمەوێت قسەی زیاتر وەربگرم پەیامی ئێوە چییە بۆچی هاتوون بەشداری لەم ئاهەنگەدا دەکەن پێتان وایە کۆمەڵی ئیسلامی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی شایستەی ئەوەیە کە خەڵک متمانەی پێ ببەخشێت لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی لە پێناو بەرژەوەندی حیزبیدا کاری کردووە یاخود بۆ تەواوی پێکاتەکان تێکۆشاوە. دەستان خۆش بێت طبعاً بۆ پاڵپشتی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئێمە وەکو خوشکار بەشداریمان کردووە و ئافرەتانەکو جەماوەر و منطقەی ڕاپەڕین بەڵێ مێژووی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی شاهیدە لە پەرێزپاکی لە خزمەتی گەل و نیشتیمان لە هەڵوێستی مەردایەتی بۆیە زۆر 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 جێگەی خۆیەتی و ئەو پەڕی شایستەترین لیستە کە دەنگی خۆی پێ بدرێ. بەڵێ ئێوە دەتانەوێت چی بڵێن لەمڕۆ ینی بۆچی هاتوون بەشداری بکەن متمانەتان بە کۆمەڵی ئیسلامیە یاخود ئەگەر سەرنج و تێبینیتان لەسەر ئەدای کاری تیمەکانی پەرلەمان تیمەکانی حکوومەتەیە فەرموو بیخەنەوە. بەڵێ سەرەتا بە خێرەتتان دەکەم ئێمە بۆ پشتگیریکردنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لێرەین هەروەکو کاندیدەکانی پێشتریشیان جێگەی متمانەی هەموو خەڵکی بوون و کاندیدەکانی ئێستاشیان بە خۆشحاڵیەوە ئینشەڵڵا کەسانی زۆر باش لێ هاتوون داوای لە هەموو خەڵکی کوردستان دەکەم دەنگ بدە بە کاندیدەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەڵێ دیارە لێرە جموجۆڵێکی بەرفراوان بەڕێوە دەچێت من دەمەوێت لە پێکاتە و چین و توێژە جیاوازەکان لێ دوان وەرگرم سەرنج وەرگرم بەڕێستان ئەمڕۆ بۆچی هاتوون بەشداری لەم کەرنەڤاڵ و ئاهەنگەدا دەکەن پێتان وایە کۆمەڵی ئیسلامی شایستەی ئەوەیە کە خەڵکی کوردستان دەنجی پێ بدات؟
بەناوی خوای گەورە میهرەبان دیارە بەشداریکردنی ئێمەی ئەمڕۆ وەکو دڵسۆزان و هەواداران و سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەیە کە دووپاتی کەینەوەکە ئێمە هەمیشە دەنگدەرێکی ئەم لیستە جوانەین کە بەناوی کۆمەڵی ئیسلامیەوەیە لەبەرەوەی لە ڕابردوودا ئەو کۆمەڵی ئیسلامی کە داهات و دارایی لەبەردەستانە بۆ توانێتی لە ڕووی خاوەنی کۆمەڵە کەرەسەی مرۆوی بێت لە ڕووی پەرلەمانی و ئەدایەکی جوانیان کردووە لە ڕووی حکوومەتەوە کۆمەڵک ئەو بەربژێرانەی کە لەناو حکوومەتدا بەشدار بوون خزمەتێکی باشی بەرچاوی کۆمەڵگا بکەن و لەناو وەزیرە بەڕێزەکاندا دیار بوون و لە کاتێکدا سیاسەتێکی ڕوون و ڕاشکاوی هەبووە دووفاقی نێبووە و لە هەمان کاتێکدا لە بەرامبەر ئەو زوڵم و ستەمکارەی جودەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستاندا کە بە تەماع و بە ترس زۆر جار کادرەکانیان خراوەتە بەر ئەم تاقیکردنەوە دەرچوون بۆیە بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمە کە ئێستا ئەمڕۆ لە نێو ئاپۆڕایەکی جەماوەری گەورەدان لە دەڤەری ڕاپەڕین دەڤەری ڕاپەڕین بۆ خۆی مفاجەیەکی گەورە دەبێت خوا پشتیوان بکۆ هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر لە دەڤەری ڕاپەڕین کۆمەڵی ئیسلامی مفاجەیە هەیەیان لە تەواوی کوردستان هەڵوێستەکانی شایانی ئەوەن کە خەڵک متمانە پێ بدەن من پێم وایە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گژیرون بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بۆیە لە پایتەختەوە لە شاری ڕۆشنبیریەوە و لە شاری دهۆکی خۆشەویستەوە و لە شارۆچکەی دەروازی ڕاپەڕینیشەوە کە ناسراوە بە قوربانیدان و بە ڕاپەڕینکردن لە بەرامبەر زوڵم و ستەمکاریدا و ئەمڕۆژ ڕاپەڕینی دەڤەری ڕاپەڕین وەساوتەوە لەسەر دەنگەکانیان کە بە دەنگەکانیان ئەم دەسەڵاتە شەرمەزار بکەن کە 27 ساڵە سوکاتی بە خوێنی شەهیدان و وەروە بە هەوڵاتیان هەرێمی کوردستان دەکەن لەم هەڵمەتی بانگەشەیدا سیاسەتێک پەیڕەو دەکرێت هەندێک لە هەندێیانەوێت ینی بە مەبەست ڕنگڕێژی تەواوی هێزولایەنە سیاسیەکان دەکەن ینی بە جۆرێک هاوڵاتیان سار دەکەنەوە لە دەنگدان بەو ئاراستەی کە هەموو هێزولایەنە سیاسیەکان وەک یەک تاوانبارن هەموو هێزولایەنە سیاسیەکان وەک یەک پشکی ئەو حکومڕانیان بەردەکەوێت کە لە هەرێمی کوردستانە بەڕاست ئەمە دەستێک نییە بۆ سارکردنەوە هێشتنەوەی ئەو دەسەڵاتی کە لە ماوەی ڕابردوودا خۆرخی دەسەڵات و جونگەکانی حکومڕانی کردووە داهات و سەروەت و سامانی ئەو خەڵکەی لەژێر چن دەستی خۆیدا حەشارداوە بەتەکید ئەمە نەفەسێکی شکست خواردووە بۆ هێزولایەنە کە دانێ هەموو هێزەکان وەک یەک تەماشا بکەن لەبەرەوەی ئەگەر وەکو یەکیان حیسابکەن سەرکەوتنە بۆ ئەوان بەڵام پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی هەرێمی کوردستان ئێستا هۆشیار بۆتەوە لەبەرەوەی قسەیەکێ دەڵێ لە کاتی کێشەکەدا عەقڵی ئینسان ئیش دەکا ئێستاش کە کێشە ڕوبڕی هەرێمی کوردستان بۆتەوە پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان لە هەموو ساتەکان باشتر عەقڵی کاراترە لەبەرەوە بۆی بتوانێت بەربژێرەکانی خۆی دیاری بکات بۆ پەرلەمانی عێراق خۆش بێ بەڵێ ئەوەی کە لێرە بەشدارە دیارە جگە لە دۆستولایەنگران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەشێک لەوانەی کە ئەندام و دۆستولایەنگری کۆمەڵی ئیسلامی نین لە ماوەی ڕابردوودا هەڵوێست و کارەکانی کۆمەڵی ئیسلامی لایەن پەسەند بووە بەشدارن لەم کەرنەڤاڵە ئەم هۆڵە دیارە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین گەورەترین هۆڵە بۆیە ئامادەکارانی ئەم ئاهەنگە ئەم هۆڵیان هەڵبژاردووە بۆی ئەم کەرنەڤاڵەی تێدا ساز بکەن ئەگەرچی ئێستا مەودایەکی زۆری ماوە بۆ کەرنەڤاڵەکە بەڵام بەشداربوویەکی زۆر هاتووە ئەگەر بەم ئەندازەیە بڕوات ینی لە ناو هۆڵەکەدا جێگەی دانیشتن بۆ ئامادەبووان و گوێگران لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق نابێتەوە بۆیە ئامادەکارانی ئەم ئاهەنگە لە دەرەوەش ئامادەکاریان کردو بۆ ئەوانەی کە لە ژوورەوە جێگان نابێتەوە لە دەرەوەش گوێبیستی وتەکانی پیاوی مرد ببن و گوێبیستی ئەو پێنج کاندیدە ببن کە ئەمڕۆ کارنامەی خۆیان دەناسێنن من دەمەوێت قسە و لێدوانی زیاتر وەربگرم ئەمڕۆ ئێوە بۆچی هاتوون پەیامتان چییە؟ وەڵا ئێمە بۆ پشتگیری لە کۆمەڵی ئیسلامی هاتوین پەیاممان ئەوەیە کە دا لە هەموو خەڵکی کوردستان دەکەین دەنگدا بە کۆمەڵی ئیسلامی چونکە کۆمەڵی ئیسلامی تاکە حیزبەکە لە بەرەی خەڵکە و لەگەڵ هاوڵاتیانی خۆیەتی و بۆ هەڵوێستەکانی زۆر مرد و جوانە و ئێمەش پشتگیری لێ دەکەین داش لە هەموو خەڵکی کوردستان دەکەین دەنگدا بە کۆمەڵی ئیسلامی. ئێوە چیە سەرنجتان لەسەر کارەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا؟ وەڵای ئێمە زۆر خۆشحاڵین بەم هەڵبژاردنە ئیشاڵڵا هەر سەریش دەکەوێت. چی وای لێ کردووی تۆ متمانەی خۆت بە کۆمەڵی ئیسلامی بەخشی کۆمەڵی ئیسلامی شایستەی ئەوەیە کە خەڵک متمانەی پێ بەخشی؟ بەڵێ ئەرێ وەڵڵا شایستەی ئەوەیە خەڵک دەنجی پێ بدا ئیشاڵڵا سەرکەوتوو دەبێ. پەیامی ئێوە چیە؟ ئێوە دەنجی ئێوە دەستخۆشیتان لێ دەکەم زۆر خۆشحاڵین بەو کەرنەڤاڵە بەرز و سەرکەوتووە هیوادارم خوای گەورە ئەو لیستە پیرۆزەی خۆی سەرخە ئینشاءالله هەر مرد و مەردانە سەر دەکەون خوا پشتیوان بێ دەستخۆشتان لێ دەکەم.
بەڵێ دیارە ئەم جۆش و خۆشەی کە بەم ئامادەبووانەوە دیارە ینی سێژێکی تایبەتی بەم هۆڵە بەخشیوە ئەگەرچی ئێستا مەودایە کاروەکو ئاماژەم پێدا ماوە بۆ دەستپێکردنی ئەمە هەنگا بەڵام خەڵکێکی زۆر بەشداری دەکات من دەمەوێ پێکاتە و چین و توێژی جیاواز وەربگرم لێرە مام حاجیەک لێرە بەشدارە تۆ بۆچی هاتووی بەشداری لەم ئاهەنگەدا بکەی کۆمەڵی ئیسلامی شایستەی ئەوەیە کە خەڵک متمانەی پێ بەخشێت من گوێنینە فایدە پەیامی ئێوە چیە ئێوە بۆچی هاتوون بەشداری لەمە ئەمە پەیامن ئەوەیە کۆمەڵی ئیسلامی ڕەسەرکەوی لە خوای گەورە داواکاری لە خزمەتی داینە بە هەموو شێوەیەکی خۆشحاڵین بەو ئیستیفاڵەی و بەو خڕبوونەوەی ئیسلام دەستان خۆش بێ لێرە لەم ئاهەنگەدا کۆمەڵێک بڕگەی تێدا لەو بڕگانە هونەرمەندان بە بەرهەمەکانیان جۆش و خۆشی زیاتر بەم ئاهەنگە دەدەن هونەرمەندێکی لاو لەگەڵمدایە بەڕێز محەممەد ئیبراهیم پەیامی ئێوە چیە بۆچی ئێوە کار بۆ سەرخستنی لیستی سەڵچواری کۆمەڵی ئیسلامی دەکەن کۆمەڵی ئیسلامی شایستەی ئێوە کە ئێوە بەرهەم و تێکەستەکاندانیان لە پێناو بخەنە خگەڕ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرکەوتن بۆ لیستی 104 و کاندیدەکانی بۆ هیواین کە خوای گەورە یارمەتی دەربێت ئەم لیستە سەر بخات و تەواوی جەماوەری کوردستان دەنگ بەم لیستە بدات ئێمە خۆمان پەروەردەی دەستیە و لیستەین وە کۆمەڵی ئیسلامی ئێمەی پەروەردە کردووە لەسەر عەقیدە و بیر و باوەڕێکی پاک و بێگەر بۆ ئینشاءڵڵا ئێمە بە دڵمان بە ڕوحمان خزمەتی ئەو لیستە دەکەین ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتی دەربێت ڕووناچی ئەو لیستە بە پرتەقاڵی لەسەر کوردستان دەردەکەوێت باشێک لەو تێکستەی کە ئەمڕۆ دەتەوێت بڵێ ینی پێشکەشمان دەنگمان بۆ ئەم کاروانەیە لە خزمەت ئەم نیشتیمانەیە بەڵێ کۆمەڵی ئیسلامی هەتوانی ساڕێژی زامی خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس بەڵێ من دەمەوێت زیاتر لێدوان بۆ ئێوە بگوازمەوە ینی مامۆستایەک شاعیرێکی لاو لێرە لەم کەرنەڤاڵە بەشدارە تۆ قسەت چیە لەسەر ئەدای کاری کۆمەڵی ئیسلامی ئەگەر پەخشانە شعرێکت هەیە فەرموو بخەڕ و ئەگەر پەیامێکت هەیە فەرمووە منای خوای بەخشندەی میهرەبان بە خێراتنی کەناڵە جوانەکەی کێرناڵ ئیسمانی پەیام دەکەم بۆ مەسەلەی شعرەکە کاگارازەوە دیارە هەر خۆم بەشدارم ئینشەڵڵا شعرێکمان هەیە و کاتەی ئینشەڵڵا بۆ خۆشەویستانی دەخوێنمەوە دومینیش سەبارەت بە ئەدای کۆمەڵی ئیسلامی کوردستان پێم خۆش نێ لە ئێمە پرسی بەڕاستی الحەمدوللا ئەوەی کە لە دەرەوەی ئێمەیە شانازی بە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە دەکا کە لە سەنگەری میلەت بووە و ئەوە بەرهەمەکانی دیارە و نوێنەرەکانمان بە حەجمای کەوەی کە لەوەی ئێمە ئەنداممان لە پەرلەمانمان لە عێراق و لە هەرێمی کوردستان کەم بووە بەڵام خەرمانێکی جوان و بە پێزمان هەبووە نوێنەرانێکمان هەبووە کە هەموو خەڵک شانازیان پێوە دەکا و خەڵکی غەیرە خۆمان زیاتر لێ خۆمان شانازیان پێوە دەکات دەستخۆشتانە دەکەم سوپاسم چالاکوانێکی مەدەنی لێرە وەردەگرم بەڕێ سەلمان کۆچەری پامی تۆ ینی کۆمەڵی ئیسلامی تا چەند دەرگای کردوتەوە بۆ ئەو سەنتەرانەی کە لە بواری کاری مەدەنیدا ئیش دەکەن تۆ وەکو چالاکوانێک چۆن ینی ئیشی خۆت دەبینیەوە لەناو کۆمەڵی ئیسلامیدا دەرگا تا چەند بەڕووی ئێوە و لاواندا کراوەیە دەستخۆش دیارە لە بەرنامە و پرۆگرام و پەیڕەمی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی یەکە لەو حیزبانە دەتوانم شایدی ئەوەی بم کە من پەیڕەوی ناوخۆی زۆرینەی لایەنە سیاسەکانم خوێندوێتەوە شارەزای و چاودێری دەکەین لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی ئەوەی زۆر جێگەی گرنگە جێگەی لاوان کراوەتەوە و لە ناو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە سەتا نزیکی 10 بۆ 20 گەنجە کەمە جێگەی دڵخۆشیە و دەرفەت بۆ لاوان و گەنجان کراوەتەوە و تایبەتر لەوە سنتەرات و ڕێکخراوی تایبەت بە گەنجان و لاوان هەیە لە ناو کۆمەڵی ئیسلامی ئەمە هیواخوازین لەم جارە لەم هەڵبژاردنەدا کۆمەڵی ئیسلامی یاخوڵن لیستی کۆمەڵی ئیسلامی 104 بتوانێت دەنگێکی فراوانتر بێنی بۆ ئەوەی وەکو چۆن پێشتر کاری لەسەر پاراستنی دەستکەوتنەتەوەیەکان کردووە لە بەغدا و کاندیدەکانمان بە تایبەت ئەحمەدی حاجی ڕەشید گەورێکی باڵای هەبووە دوێنێ لە دیدارێکدا زۆرینەی لایەنی لیستەکانی تری شایدی ئەویان بۆ داوتیان ئەگە هاتوا کۆمەڵی ئیسلامی کورسی لە بەغدانە بە فەراغێکی گەورە بۆ گەلی کورد دروست دەبوو
یەکێک لەو کەسانە کە گەورەترین ڕۆڵ بینیوە کاندیدی کۆمەڵی ئیسلامی بووە لە بەغدا بۆ هیوادارم خەڵک دەنگداتە کۆمەڵی ئیسلامی لیستی 104 بۆەوەی بتوانین پارێزگاری لە مافە شایستەدارەکان بکەین و مافی خەڵکی بگەڕینەوە کە ئێستا بە تایبەت لەلایەن دەسەڵاتەوە و لەلایەن چەبنەماڵەیە کە پاوان و خۆرخ کراوە. من دەمەوێت لەگەڵ هونەرمەندی لاو کوڕی شەهیدی سەرکردا بەڕێز مامۆستا عەبدوڵای قەسرێ قسە بکەم. پەیامی تۆ وەکو کوڕی شەهیدێک چییە؟ کۆمەڵی ئیسلامی شایستەی ئەوەیە کە خەڵک متمانەی پێبەخشێ. ئێوە بۆچی تا ئێستا لەم کاروانەدا درێژە پێدەری ڕێگای ینی خوا و پێغەمبەری خوا و پاشان باوکتانە؟ بەناوی خوای گەورە مێرەبان دەستخۆشیتان لێ دەکەم، هیوای سەرکەوتتدا بۆ دەخوازم. داوا خوازم کە خەڵکی کوردستان هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە ڕۆژی دەنگدان ئەم جارە بە ویژدانەوە بستە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بە لیستێک بە کاندیدانێک بەڕاستی ڕابردوویان پاک بێ، سپی بن لە گەندەڵی، لە فەساد، لە گەندەڵی ئیداری، لەو هەموو میحنەتی و ناڕەحەتی و ئازارێک کە میلەتەکەمان لە ڕابردوودا سەرمەسەری لەگەڵی چەشتووە و ململانەی لەگەڵ کردووە. هیوا خوازم گەنجانمان، ڕۆشنبیرانمان، تاچی وڵاتمان بە ویژدانانەوە دەنگ بدەن، کەسانێک هەڵبژێرن کە جێی ئومێد بن بۆ داهاتوو، کەسانێک بن کە بتوارن لە داهاتوودا بەو پەڕی دڵسافی و بە متمانە پێبوونەوە خزمەت بە نیشتیمانەکەمان بکەن. و ئێمە پێمان وایە من وەکو کوڕی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ دووپاتی ئەوە دەکەینەوە کە بەڕاستی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لیستی پرتەقاڵی لیستێکە داخوازی دەکا لە داخوازی ڕۆڵەکانی ئەم وڵاتە، لە گەنجان، لە لاوان، لە پیران، لە دایکان و خوشکان، لە قیەم و ئەخلاق و ڕەوشت و بەهای ئەم میلەتە. پێمان وایە کە لیستێکە جێگای ئومێدە، هیواخوازین کە تەواوی تاکەکانی کوردستان بە ویژدانەوە دەنگ بدەن و لیستی 104 هەڵبژێرن، چونکە بەڕاستی لیستێکە داخوازی لە مافەڕەواکانی ئەم میلەتە دەکات. ئێستان خۆش بێ کاک موسلیم، بەڵێ دیارە ئەمە پەیامی بەڕێز موسلیم عەبدوڵڵا کوڕی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ بوو. دیارە لێرە پێکاتە و چینی تری جیاواز بەشدارە. من دەمەوێت لەگەڵ بانخوازی دیار بەڕێز مامۆستا ئیسماعیل شێخانی قسە بکەم. ئێوە بۆچی ئەمڕۆ هاتوون لەم کەرنەڤاڵ و ئاهەنگەدا بەشداری دەکەن؟ پێتان وایە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی دەست بە ڕێبازی خوا و پێغەمبەری خواوە بگرێت؟ شایستەی ئەوەیە کە هاوڵاتیان متمانەی پێبەخشن، ئەو دەستانێک کە کاری کۆمەڵی ئیسلامی بەڕێوە دەبن لە خەمی خەڵک و وڵات و خاکدان؟ بسم الله الرحمن الرحیم. پشتی بەخێراتی بەڕێستان دەکەم. دیارە کۆمەڵی ئیسلامی یەکێک لە سیما هەرە جوانەکانی کۆمەڵی ئیسلامی کە بەکۆی کایەکانی هەنگاوەکان و هەروەها پێکاتەکانی کۆمەڵی ئیسلامیەوە دیارە سیمای بانخوازی و ئەمر بە چاکەونەی لە مونکەڕ هەر لەبەر ئەوەشە کە ئەنجومەنێکی باڵا و باریزی ئەم حزبە بریتیە لە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوە بردن، واتە بەشێکی باریز و دیاری بریتیە لە بانگەواز و بەڕێوە بردن. پاشان ئەوەندەی کە سەرنجمان دابێت سیمای ئیمانی و سیمای ئەمر بە معروف و نەهی لە مونکەڕ و لەبەر خەڵکدا بوون و هەروەها دیفاعکردن لە قوت خوراوان، بەڕاستی ئەمە بۆتە شانبەشانی پاکیەکە و دەست بەدەست نوێژەکە و دەست بە قورئانگرتنیانەوە لە کۆی کایەکانی ژیان و مەیدانەکانی سوڵتە و دەسەڵات هێنانەوەیاندا بۆ تەحقیقی عەدالەت لە کۆمەڵی ئیسلامیدا دەیبینین. بۆیە شانازیە ئێمە بە هەموو سیر و توێژەکانمانەوە لە هەوڵی سەرخستنی لیستی 104 دابین. ئەمە شانبەشان عیبادەت و بەنداتی عیبادەتێکی ترە. من دەمەوێت لەگەڵ کارجێڕی هەڵبژاردن و ڕاپرسی مەڵبەندی پێنج کۆمەڵی ئیسلامی بەڕێوە بچم. ئەو قۆناغێکی ئێستا بەڕێوە دەچێت کاری ئێوە گەرمە. ئەمڕۆ کە لەم کەرنەڤاڵە بەشداری تا چەند دڵخۆشی کە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا بەرهەمی هەبوو. ئەوەی کە لێرە بەشدارە ینی ئێوە توانیوتانە بەرهەمەکەی بچنەوە، خەڵک تا چەند پشتیوانی لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکات بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. مەوداری کاری کۆمەڵی ئیسلامی لەم سنوورە چۆن؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم. سڵاو لە هەوادارانی کۆمەڵی ئیسلامی، سڵاو لە سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێمە دڵمان زۆر خۆشە بە جەماوەرەکەمان، جەماوەری کوردستان تێگەی لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەواری
لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی مردی بتوێن و پشدەر و مەریفەتی هەورەمانی گەنجی ڕوونا خۆی هەولێر و چاوی سەوزی بادینانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی هاوڵاتیان متمانە بەو هێزە بدەن کە لە ماوەی لە سەرەتای دامەزراندنیەوە یەک ئاڕاستە لە بەرژەوەندی خەڵک دوور لە ینی بنەمای حیزبی و بیرکردنەوەی تەسکی حیزبایەتی و بەرژەوەندی شخصی و حیزبیان گایناوە پێویستە هاوڵاتیان لەم هەڵبژارنەدا چۆن مامەڵە بکەن بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بەدەر لە هەڵبژارنەکان چەند ساڵ لەمەوبەر بەردەوام لە کاتێک کە لە ئۆپۆزیسیۆنیش بووین لە بەرەی گەلدا بووین لە بەرەی خەڵکدا بووین کاتێکش هەڵوێستێکمان نواندووە بۆ بەرژەوەندی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان بووە بەڵام ئێستا کە مەوسیمێکی هەڵبژارن هاتوۆتە پێشە لە 12 پێنج خەڵک دەنگ دەدات بۆ پەرلەمانی عێراق بەڵێ خەڵک و جەماوەری کوردستان هەموو ئەو مووقف و هەموو ئەو هەڵوێستە گرنگانەی کۆمەڵی ئیسلامیان بەڕاستی لە پێشچاوە لە بیریانە کە سەرکردە مەردەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن پشت و پەنای سەملێکراوان بوو چۆن دژی زاڵم و ستەمکاران بوو چۆن لە بەرامبەریان وەستاوە ئامادە نەبوو بچێتە ناو لیژنەیەکی ریفراندۆمی سەخت کە بەڕاستی بوو بە مایەی لە دەزانی سەدا پەنجاویەکی خاجی هەرێمی کوردستان و هەیبەتی شکۆی پێشمەرگەشیان شکاند هەیبەت و شکۆی تاچی کوردیان شکاند بەڵام بە پشتیوانی خوای پەروەردگەر خەڵک و جەماوەری کوردستان بە دەنگدانیان بە کۆمەڵی ئیسلامی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو هەیبەت و شکۆیی کە لەلایەن دەسەڵاتدارە ئەڵمانیەکانەوە شکێنراوە جارێکی دەیژێڕنەوە بۆ کوردستان بۆ خەڵک و بۆ پێشمەرگە و بۆ هەمووی هێزێکی ئازادی خواست کە دەیانەوە کوردستان جارێک کە بجێڕنەوە بۆ دادگەری و بۆ یەکسانی و بۆ ئەو عەدالەتی کە خوای پەروەردگار مەبەستی بووە بەڵێ دیارە ئەمە پەیامی هەڵسوڕاوان و دۆست و لایەنگران و کادیرانی کۆمەڵی ئیسلامیە کە بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە کار دەکەن بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێز کاک باعیس عەزیز بەرپرسی ئەنجومەنی خەڵازەی کۆمەڵی ئیسلامی لێرە لەگەڵمانە پەیامی ئێوە چییە هاوڵاتیانی دەبەری پشدەر تا چەند متمانە بەم لیستە دەدەن جۆش فرۆشی هاوڵاتیان لە قەزای پشدەر چۆن بەناوی خوای گەورە ئەمڕۆ لە دەڤەری پشدەر و بیتوێنەوە مژدەی سەرکەوتن دەدەین بە سەرجەم خەڵکانی کوردستان کەوا لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پشتیوانی خوا سەرکەوتنێکی بێوێنە تۆما دەکەین و خەڵک بە جۆش فرۆشەوە لە پێشوازی ئەم لیستەدایە و ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا و هەر هەموو خەڵک دڵخۆشی کردوین کە پشتیوان بەخوای پەروەردگار سەرکەوتنێکی بەرچاو تۆما دەکەین و نوێنەرانی ڕاستەقینە داکۆکیان لە ماف و دەستکەوتەکانی ئەم هەرێمە خێ لە خۆنە دیوە دەگەێنینە بەغدا بە پشتیوانی خوای پەروەردگار و هیوادار ئینشاءالله سەرجەم خەڵکی کوردستان متمانە بەو لیستە بکە متوانە بەکاندەکانمان بکە کە ئینشاءالله بۆ خەڵکی کوردستان دەبێتە مای ئەوەی کە ئەم هەرێمە بەرەو پێش بچێت و دەستکەوتەکانی ئەم هەرێمە پارێزرێت پەیامی ئەم خاتونە وەردەگرم ئێوە قسەتان چییە لەسەر ئەدای کاری کۆمەڵی ئیسلامی پێتان وایە کۆمەڵی ئیسلامی جێگەی متمانەی هاوڵاتیانە پێویستە هاوڵات متمانەی خۆی پێبەخشن سڵاو لە هەواداران و لایەنگرانی لیستی کۆمەڵی ئیسلامی من بێگومانم لەوەی کە کۆمەڵی ئیسلامی تاکە حیزب و لایەنە کە لە بەرەی گەلدایە و هەر لە بەرەی گەلیشدا دەمێنێتەوە بەڵێ دیارە ئەوەی کە لێرە دەبینرێ بەڕێز کاک حاج بیلال پەیامی ئێوە چییە پێتان وایە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا تا چەند لە پێناو خەڵکی هەرێمی کوردستان باجی داوە قوربانی داوە بیری نەکردوتەوە لە بەرژەوەندی حیزبی بسم الله الرحمن الرحیم بەتاکید کۆمەڵی ئیسلامی بە هەڵوێستەکانی سەلماندوویەتی کە
لەبەرەی گەلە لەبەرەی میلەتە لەبەرەی چینی چەساوەیە دژی زوڵم وستەم وەساوەتەوە دژی گەندەڵی و خەڵکی فاسد وەساوەتەوە ئەمەش باجی زۆری ویستووە بە تاکید کۆمەڵی ئیسلامی ئەم باجانەی قبول کردووە بۆ خۆی و ڕازی بۆ بەوەی باج بدات لە پێناوی گەلەکەی لە پێناوی میلەتەکەی لە پێناوی بەرژەوەندی خەڵکو و وڵاتەکەی بۆیەش پێویستە هاوڵاتیان داوا دەکەین هاوڵاتیان ئەم باجەی کۆمەڵی ئیسلامی پاداش بدەنەوە بەدەنگدانیان بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بێ زۆر سپاس بەڵێ تا دێت جۆش و خۆشی هەواداران و سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە فراوان بوودا پەیامی تۆ وەکو گەنجێک چییە بۆچی تۆ وەکو هاوڵاتیەک وەکو گەنجێک متمانەی خۆت بەم لیستە دەبەخشی متمانەی ئێمە بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵوێستەکانیان دەگەڕێتەوە کەوا توانیویانە بە کورسێکی کەم بە ژمارەیەکی کەم بتوانن زیاد لە 30 کورسی لە 28 کورسی لە 25 کورسی پەیامەکانیان بگێنن لە مامۆستایان لە فەرمانبەران لە چینی کرێکاران لە چینی هەژاران لە شەهیدان بەبێ جیاوازی لەو شوێنانێک کە متمانەیان پێ دەکەین کار و چالاکیەکانیان دەکەن بۆیە ئێمە وەکو هاوڵاتیان کە دەنگ دەدەین بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵوێستەکانیان دەگەڕێتەوە لە ڕابردوو و لە داهاتووشدا و لە ئێستاشدا بۆیە ئێمە دەنگ بە 104 کۆمەڵی ئیسلامی دەدەین و ئینشاءالله سەرکەوتن بەڕێگاوەیە لە 17 و 16 پێنج ئەو سەرکەوتنە دەبینی بەڵێ مەوداکی کەمی ماوە من دەمەوێت قسەی زیاتر وەگوازم ئێوە ئەمڕۆ بۆچی هاتون لەم کەرنەڤاڵ و ئاهەنگەدا بەشداری دەکەن پەیامتان چییە؟ بەڵێ من پەیامەوەیە هەموو خەڵکی کوردستان دەنگ بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەنگێکی بوێر دەنگێکی ئازا هەر بۆ بۆنەوەیشەوە شارێک مامادە کردووە لە خزمەتانە لەبیرتان بێ گەلی برا لەسەر سندوقی دەنگدانە بەرمیل و زۆپای خاڵیتان لە کاتی سەرمای زستانە لەبیرتان بێ پێشنیاری هەڵپەڕینتان لە جوابی داخوازیتانە لەبیرتان بێ ئاهو نزوولە یەختیارێ لەبیرتان بێ لە تاو زەبری تێ هەڵدانە لەبیرتان بێ گەلی برا گرت و خانەی بەعس ئاسا لە ژێر سایی جەلادانە بێنازی زەردەشتی هەولێر لەگەڵ کاوەی گەرمیانە لەبیرتان بێ دەست ڕێژی گولەی نامردی لە کاتی خۆپشاندانە لەبیرتان بێ ناڵە و نزوولەی خەڵکی دووس لە تاو و ئاهی ناموسیانە بەڵێ دیارە مودەیەکی کەمی ماوە بۆ گەیشتنی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی و کاندیدانی بازنەی سلێمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەی کە دەیبینن ئەمە کۆتایی هۆڵەکەیە کە دەبینن بەشێکی زۆری هاوڵاتیان شوێنی دانیشتنیان نەماوە و بە پێوە وەستاون ئەوەی کە من دەمەوێت بۆ ئێوەی بگوازمەوە دیمەنی دەرەوەی هۆڵەکەیە کە پاشکەمێکی تر وا بڕیارە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی و کاندیدانی بازنەی سلێمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیستی 104 بگەنە ئەم هۆڵە و بەرنامەی کاری ئاهەنگەکە دەست پێ بکات ئەوەی کە لێرە دەبیندرێ ئەمانە لیژنەی پێشوازین لە میوانان و بەشدارانی ئەم ئاهەنگە من دەمەوێت دیمەنی دەرەوە ئەگەر هاوکارم یارمەتیم بدات ئەمە دیمەنی دەرەوەی ئاهەنگەکەیە پەیامی ئێوە چیە ئێوە ئەمڕۆ بۆچی بەشدارن لەم کەرنەڤاڵ و ئاهەنگە یاخوا بەخێر بێ خۆشحاڵم بێتن ئێمە ئەوڕۆ ئامادەین بە بۆنێ کەرنەڤاڵی سەرکەوتنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئینشاءالله سەرکەوتوو دەبێت سەوت و دەنگی ڕێگی باش بەستە دەستدێن ئینشاءالله تۆ وەکو پێشمەرگەیەکی دێرین قسەت چییە پەیامت چییە؟ من بۆ هاوڵاتیان دەڵێن بۆ خوشبرایان دەڵێن بەس ئەوان گویان هەبێ و چاویان هەبێ و زمانیان هەبێ حەق بڵێن بۆی کە دەنگ بە 104 کۆمەڵی ئیسلامی بدەن بەڕێز کاک محەممەد شاڵی کارژێڕی مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی تا چەند دڵخۆشی بەرهەمی هەڵوێست و مەردایەتی دەبینی ئەمڕۆ کەرنەڤاڵێکە کە تا ئەو پەڕی هاوڵاتیان پشتیوانی لێ دەکەن هاوڵاتیان هاتوون بەشداری دەکەن ئەمە تا چەند جێی دەستخۆشی دڵخۆشیە ئێمە ئەوەی کە تەوەقوعمان دەکرد ئەوەیە و بەڕاستی ئەو حەقیقەتەیە کە لیستی 104 بەڕاستی شانازی پێوە دەکات و من لێرەوە سەڵامم هەیە بۆ هەموو سەرخەرانی لیستی 104 بەڕاستی لیستی 104 لیستی پیاوی مەردە لیستی ڕابردووی پاکە لیستی وەزیرە دەستپاکان و وەزیرە سەرکەوتەکانمانە لیستی
ئەندام پەرلەمانە بوێرەکانمانە ومێدەوارین ئینشاءالله کەوا دەڵێم بۆ نییە کە خوا نەخواستە تۆڵۆ ئینتقام لە هیچ کەس بستێنینە من وەکو ڕێی خۆم دەڵێم بەڵکو ئینشاءالله وەکو چۆن ئیسلام ڕەحمەتە للعالەمین ئینشاءالله ئەو لستە دەبێتە ڕەحمەت بۆ هەموو میلەتی کوردی ئینشاءالله. دەگوترێ ینی قسەیەکەیە لە ناو خەڵکیدا وا لە خەڵک دەگەێنرێ کە هاوڵاتیان بە یەک چاوسەری هەموو هێز و لایەنە سیاسیەکان بکەن و هەموو لایەنەکان تۆمەتبار دەکەن کە بەوەی دەستیانێ لە خراپی حکومڕانیدا کۆمەڵی ئیسلامی تا چەند ینی لەمە ئەم تۆمەتەی لەسەر ساغ دەبێتەوە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا کام داهات و کام گومرگ و کام سەروەت و سامانەی ئەم وڵاتەی لەسەر بووە تاوەکو بەشێک لە هێزە لایەنە سیاسیەکان بە مەبەست تۆمەتباری بکەن. دیارە بەشداری لە حکوومەت ئێمە بەشدار بووین بەڵام دەسەڵاتدار نەبووین ئەوە چونکە دوو شەی لێک جیاوازن دەسەڵات ئەوەیە شتەکان لە بەردەستی تۆ دابن خەڵک بتوانێت داوات لێ بکە و بتوانانی داواکانی جێبەجێ بکەیت کە ئەو شتان لە بەردەستی ئێمەدا نەبوون ئەوە یەک دوو من ئەوەی هەست دەکەم لە زۆربەی زۆری کەرنەڤاڵەکانی خەڵکی دیکەدا وا دەزانم بە زۆری ڕاکێشراون بەڵام بڕواتان بێ ئێستا ئێمە لێرە خەریکە لە عێراقدا شەڵاڵ بووین بۆ لە ئەنجامی ئەوەی کە ئەو خەڵکە زۆرە ڕووی لە ئەم شوێنە کردووە کە شوێنێکی بەرفراوانیشە بەڕاستی ئێمە ئێستا بەڕاستی زۆر پێمان خۆش بوو ئەمە لە دەرەوە بایە بەڵام گوتمان بەڕاستی لەبەرەوەی نەوەک باران نەوەک شتی دیکە بێ بۆیە بەڕاستی ئەم بێگومان ئەوە دەیسەلمێنێ کە بەڕاستی زۆر جیاوازی هەیە لە 304 لەگەڵ لستەکانی دیکە خۆش بێ دەمێ پەیامی ئەم مامۆستا بەڕێزە وەربگرن پەیامی ئێوە چییە ئەمڕۆ ئێوە بۆچی هاتوون بەشداری لەم ئاهەنگ و کەرنەڤاڵە بکەن کۆمەڵی ئیسلامی شایستەی ئەوەیە کە هاوڵاتیان متمانە پێبەخشن کۆمەڵی ئیسلامی هەمومان شانازی پێوە دەکەین جێگەی شانازی هەمومانە بەڕابردووی سەربەرزین کە وەزیرە بەڕێزەکان ئەندام پەرلەمانەکان خەڵکی گەیری کۆمەڵ شایدیان بۆ دەدا کە دەستپاک بوون کە دایان پاک بوون و لە خزمەتی هەموو کۆمەڵگادا بوون ئەوە جێگەی شانازیە تەنها لە خزمەتی کۆمەڵی ئیسلامیدانە و بەڵکو نوێنەری هەموو کەسێک بوون لە کوردستاندا بۆیە جێگەی شانازیە ئێمە لە خزمەت ئەو لە سەیداین بە هەموو توانامان وەکو مامەستان وەکو تێکڕای چینی توێژەکان سەری دەخەین بە پشتیوانی خوای گەورە پێتان وایە کۆمەڵی ئیسلامی لەم هەڵبژاردنەدا ینی بەرهەمی هەڵوێست و کاری 4 ساڵی ڕابردووی وەردەگرێتەوە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە دوای ئومێدی خوای گەورە 100% ئومێدمان هەیە ئینشاءالله بەرهەمەکەی وەردەگرێ خوای گەورە پشتیوان بێ ئەو بەرهەمەی ئەو ئیشەی کە کراوە ئینشاءالله بەرهەمی ئەو کارانە وەردەگرێتەوە بە زیاد لەوەی کە تەوەقعی دەکەین خوای گەورە پشتیوان بێ من دەمەوێت لەگەڵ دەنگێکی دلێری شەقام قسە بکەم مامۆستا یاسین عەبدوڵڵا تۆ ئێوە و هاوڕێکانتان ماوەیەکی زۆر لە شەقام بوون هاوارتان کرد دەنگی کۆمەڵی ئیسلامی تا چەند لەگەڵ ئەم دەنگە ناڕازیانە بوو ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی تا چەند پاڵپشتی دەنگی ناڕازی مامۆستایانی کرد پێویستە هاوڵاتیان لەم هەڵبژاردنەدا چۆن مامەڵە لەگەڵ ینی پرۆسەی دەنگدان بکەن بەناوی خوای گەورە وڵا سەرەتا دەستخۆشی لە جەنابتان و لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەین لەو ماوەی چەند ساڵی کە لەسەر شەقام بووین درێختان نەکردووە پەیام بەڕاستی پەیامی دەنگی هەژاران بوو ئێمە سوپاسی کەناڵی پەیام و هەموو ئەو کەناڵانە دەکەین کە لەگەڵمان هاوڕا بوون لە ماوەی ئەو چەند ساڵی کە لەسەر شەقام بووین و پەیامیشم بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە لە 12/5 بە دەنگەکانیان قەڵەمە مامۆستایان خوێندکاران قەڵەمەکانیان تیژ بکەن سزای ئەم دەسەڵاتە بدەن کە هیچ وەڵامێکی خۆپیشاندەران و خەڵکی ناڕازی و خەڵکی بەشخوراوی ئەم کوردستانیان نەدایەوە ئێمەی مامۆستایان چەند ساڵێک لەسەر شەقام بووین بە دەنگەکانیان جا ئەو لایەنانە هەڵبژێرن ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی پێ باشە کۆمەڵی ئیسلامی هەڵبژێری ئەگەر نا ئەوەی کە لایەنێکی تری دوور لە دەسەڵات و لایەنە دەسەڵات ناڕازیەکانی دوور لە دەسەڵاتیان پێ باشە بە ئەوان هەڵبژێرن بۆی بتوانین بەرەیەک دژی دەسەڵاتداران بەرەی دژی گەندەڵی دروست بکەین لە بەرامبەر ئەو دەسەڵاتە نەعەدالەتەکە لە کوردستاندا هەیە گۆڕانکاریەکی جوزئی کرا لە سیستەمی پاشەکەوتی موچە و جارێکی تر سیستەمانی دابەشکردنی موچە ڕاگەیەندرایەوە پێتان وایە ئەمە بەنجێکی کاتی نییە بێگومان ئێمارە و کاتیش ڕامانگەیان کەمە بۆ بانگەشەی هەڵبژاردنە و بۆ ڕازیکردنی خەڵکە بۆ گەڕانەوەی مامۆستایانە بە هۆڵەکانی خوێندن هەرچەند ئێمە بڕیارماندا بچین هۆڵەکانی خوێندن بەڵام ئەوە لەبەرەوە نەبوو کە بەو سیستەمە نوێ ڕازی بین بەڵکو ئەمە لە بەرخاتی خوێندکاران بوو لە بەرخاتی تێکەڵ نەبوونی ناڕزایەتەکان بە بانگەشەی هەڵبژاردن بوو هیوادارم سەرکەوتوو بوون دەستان خۆش بێت دەستان خۆش بێت زۆر سپاس بەڵێ ئێستا بەپێ و دەستی مەگەیشتەوە بەڕێز ئەمری کۆمەڵی ئیسلامی نزیک بۆتەوە لە شوێنی ئاهەنگەکە ئەوەی کە ئێستا دەبیندرێ ئەمە جموجۆڵی هەواداران و دۆست و
لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامیە کە بەردەوام پەیتا ناوە ڕوو لە هۆڵی زین دەکەن بۆ بەشداریکردن لە ئاهەنگی سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی. بەڵێ ئەگەر هاوکارم یارمەتی دەربێت دیارە ئەم هۆڵەی کە مەڵبەندی پێنجڕانی کۆمەڵی ئیسلامی ئەمە هەنگەی لێ ساز کردووە لە فراوانترین هۆڵەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕینە، لەگەڵ ئەوەشدا کە ئەم هۆڵە هێشتا شوێنی ئەم هەموو ئامادە بووە زۆرە نابێتەوە کە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە هاوڵاتیان بەشداری تێدا دەکەن. بەڵێ دیارە ئەمە گەیشتنی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە کە ئەمڕۆ دەیەوێت بەشداری بکات لەم ئاهەنگەدا. ئەمڕۆ هەمووان هاتوون گوێ بگرن لە پەیامی پیاوی مرد. ئەمڕۆ ئەوەن مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە هاتوون پشتیوانی لە کۆمەڵی ئیسلامی بکەن و ئەم دروشمە دەڵێنەوە پیاوی مرد. ئەمە دروشمێکە کە بەڕاستی ئەمە دروشمێکە کە ئەندام و دۆست لە ئەنگرانی خەنگەر پیاوی بەڵێ ئەمە جۆش و خۆشی ئامادەبووانە لەم کەرنەڤاڵەدا. ئەم دەستەوات ئەمە جۆش و خۆشی ئامادەبووانە جۆش و خۆشی ئامادەبووانە لە بەشداری پەرچەمەکانتان دەنگتان هاوارتان دەبێت بیسەلمێنن کە ئەمڕۆ ئێمە دەنگمان دلێرە، دەنگمان هەیە، سەنگمان هەیە، خاوەنی پێگەین، ئەمیرێکمان هەیە، خاوەنی هەڵوێستن لە هەموو سات و کاتەکاندا. کۆمەڵبوونمان ئەمڕۆ شانازیە، مایەی سەربەرزیمانە. لیستی سەد و چواری دەنگوڕن
دەنگان بدەن بەو هاڵەیەی دەنگان بدەن بەو هاڵەیەی کە سمبولی سێبەری هەموو دنیاە کە سمبولی سێبەری هەموو دنیاە کەمەرانی بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز ئەندامان لایەنگران دۆستان خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز زۆر بە خێرهاتنتان دەکەین بۆ کەرنەڤاڵی پرتەقاڵی لە دەڤەری بیتوێن و پشدەر بۆ سەرخستنی لیستی ژمارە 104ی کۆمەڵی ئیسلامی کوردستان. هیواداری نەمێوارەیە بەیەکەوە ڕەنجی پرتەقاڵیمان زیاتر شەکاوە بێ، دەنگمان زیاتر دلێر بێ، بیسەلمێنین کە دەمانەوێت گۆڕانکاری دروست بکەین کە دەمانەوێت نوێنەری دەستپاک نوێنەری شایستە بنێرینە بەغدا. سەرەتای کەرنەڤاڵەکەمان دەنەخشێنین بە پەیامی پاچی پەروەردگار لەلایەن بەڕێز مامۆستا وریاوە با بفەرمێ. سلام الله عليكم. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. صدق الله العظيم. بەڕێزان ئێمە هاتوین بۆ کەرنەڤاڵ نامەوێ بێدەنگ بن دەمەوێت لە هەموو فاسیلەیەکدا دەنگتان بەڕاستی ببیستێن پەرچەمەکانتان. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە مارشی لیستی 104ی کۆمەڵی ئیسلامی لەلایەن پۆلێ گەنجی ئازیز و خۆشەویستەوە با بفەرمونون.
سەوزی بادینانین گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی و سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیان لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی مەردی بەتوێن و پشدەر و معریفەتی هەورەمانین گەنجی ڕوونا خۆی هەولێر و چاوی سەوزی بادینانین گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی و سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی و سەهەندی سەر کوردستانی شوێنی کامەری کورد و وەسیداد و دادپەروەرین بەڵێ ئێمە سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین ئێمانەوەی ئەم ڕابوونای بارانی میل و بەخشینین دەستی کار و کرێکارین هێز و هیوای دین و ژینین ئێمانەوەی ئەم ڕابوونای بەرانی میر و بەخشینین دەستی کار و کرێکارین هێز و هیوای دین و ژینین دەنگی دلێری سلێمانی بابا گورگ و ڕیباوەڕی لێزاری سێبی قازین و تۆڵەی عوماری خاوەرین هاواری ئەحمەد موختار و دەخیلی ئەحمەدی خانین پێشمەرگەی دەست بەدەست بێژ و خەنجارەکەی مەحموود خانین هاواری ئەحمەد موختار و دەخیلی ئەحمەدی خانین پێشمەرگەی دەست بەدەست بێژ و خەنجارەکەی مەحموود خانین سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچی لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی
بەڕێزان ئێستاش بەڕێز مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان وتەیەک پێشکەش دەکات با بفەرمێ. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر پیاوی بە هەڵوێست و ڕووناکبیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان مامۆستایان و زانانی پایە بەرز، بنەماڵەی شەهیدە سەربەرزەکان، ڕێسپی و پیاو ماقوڵان، خوشکان برایان، ئامادەبوانی سەنگین، بە ناوی خۆمان و مەڵبەندەکەتانەوە مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین، بە خێرهاتنێک شایستە بە باڵای بەرزی هەڵوێست و هەنگاوەکانتان بێت. وەک هەمیشە ئێوە پاڵپشتی بەهێزی هەنگاوە سیاسیەکانمان بوون، ئامادەبوانی کەرنەڤاڵی لیستی هەڵوێست و مەردایەتی. ئێوە دەزانن لە ڕابردووی دوور و نزیک بە هەڵوێست و کردارەکانی هەموو لایەک چ مێژوویەکی پرسەروەریمان تۆمار کرد، مێژوویەک هەتا ڕکابەرەکان و نارەکانیشمان شایەتی باسی بۆ دەدەن. هەڵوێستە سیاسیەکانی حیزب، پرۆژە یاساکان و بەندەگەوە هاتنی فراکسیۆنەکانی پەرلەمانیمان لە بەرامبەر قوت و ژیانی خەڵک، پرۆژەی خزمەتگوزاریەکانی بەشداربوانمان لە حکوومەتی ناوەندی و خۆجێیی هەرێم و پارێزگاکان، ئەمانە هەموو وامان لێ دەکات سەرخستنی لیستەکەتان لە هەڵبژاردننی ئەم جارەشدا دەبێتە ئەرکی سەرشانی هەموو لایەکمان بۆ ئەوەی مێژوویەکی پڕشنگدارتر بنووسینەوە. هاوڵاتیانی بۆ وەفای دەڤەری ڕاپەڕین، لای هەمووان ئاشکرایە ئێرە دەڤەری وەفایە، دەڤەری جوامێری و مەردایەتیە. هاوشان لەگەڵ ناوچەکانی تری کوردستان خاوەنانی ئەم لیستە لە ڕابردوودا خاوەنی چەندین دەستکەوت و خزمەتن لە کاری خێرخوازی، لە کاری پەروەردەیی و بانخوازی، لە هەڵوێستی سیاسی لە بەرەی خەڵکدا بوون. جێخوێتی ئەم جارە شۆفای خۆمان بەرامبەر بە لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بنوێنین، پاڵپشتی بکەین و دەنجی پێ بدەین. لە کۆتاییدا دەمەوێ سوپاس و دەستخۆشی خۆم ئاراسەی سەرجەم ئەندامان و کادیرانی ماندوونە ناس خواویست و خۆنەویستی کۆمەڵی ئیسلامی بکەم لەو سنوورە کە بەردەوام لە بەجێهێنانی ئەرکەکانیان بەردەوامن بێ ئەوەی ماندوو بناسن. واروە سوپاسی ئەندامانی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ دەکەین، واروە لیژنەی چاودێری و خزمەتگوزاری خوای گەورە پاداشیان داتەوە بە باشترین شێوە. واروە دەمانەوێت سوپاسی دەستگای پۆلیس و پاسەوانەکانی کۆمەڵی ئیسلامی بکەین کە ئەرکی پارێزگاری ئەم ئاهەنگەیان لە ئاسۆ گرتووە. دووبارە سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. من کۆمەڵی ئیسلامی کوردستانێ، خاوەن خەرمانی سەروەری و داستانێ، شنەی شەماڵی گەرمیان و کوێستانێ. من هەڵوێست و مەردایەتیم، من هەڵوێست و مەردایەتیم، ڕەونەقی ڕەسەنایەتیم، خەڵافەتی کوردایەتیم. بەڕێزان ئێستاش هونەرمەند محەممەد ئیبراهیم سرودێکمان پێشکەش دەکات لە ژێر ناونیشانی ئەم کاروانە مێژووی پاکە. با بفەرمێ. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێت. بەرهەمی ئەم کاروانە مێژووی پاکە بەرهەمی سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی ڕانیەیە
پێشکەش بە لیستی 104 لیستی پیاوی مرد. هەڵەکانتان خزمەتە نیشتیمانەیە دەنگمان بۆ ئەم کەوانەیە لە خزمەتە نیشتیمانەیە ئەم کەروانە مێژوی پاکە پاکە و لە دوژمن بێباکە ئەم کەروانە مێژوی پاکە پاکە و لە دوژمن بێباکە بەڵێ کۆمەڵی ئیسلامی تا دوا مەنزڵ بەردەوامی بەڵێ کۆمەڵی ئیسلامی تا دوا مەنزڵ بەردەوامی شار لباري قلبي هجر دويني لشاغم ولا شار لباري قلبي هجر دنجي بويرديش باستا شاسواري ميداني ها دنجي بويرديش باستا شاسواري ميداني ها سارێژی زامی بەڵێ کۆمەڵی ئیسلامی هەتوانی سارێژی زامی بەڵێ بەڵێ ئەم کۆمەڵە ڕابرد و پاکە بێپاڵە بەڵێ بەڵێ ئەم کۆمەڵە ڕابرد و پاکە بێپاڵە بەڵێ کۆمەڵی ئیسلامی تا دوا مەنزڵ بەردەوامی بەڵێ کۆمەڵی ئیسلامی تا دوا مەنزڵ بەردەوامی زۆر سپاس. ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم ڕەنگی خاکم پەیامی شەهیدانم من کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم ڕەنگی خاکم پەیامی شەهیدانم بەڕێزان ئێستاش کاندیدانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ سنووری پارێزگای سلێمانی
بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەناسێنین. جۆش و خۆشم بەهێزی بیر و باز و هەست و هۆشم بەدڵسۆزی کەم گوێم لێ نییە گوێ بژی زۆردانی و گەندەڵی دەوەستکرد پەیمان لەگەڵ خۆگەڵ بەڕێزان ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەوەی پێ دەڵێن پیاوی ژمارەکان. با بفەرمێ. ئەحمەد حەمە ڕەشید ئەحمەد محەممەد ناسراو بە ئەحمەدی حاجی ڕەشید دەرچووی زانکۆی مووسڵ کۆلێژی زانست بەشی بیرکاری و ئامار ساڵی 1990 بۆ 1991 دەرچووی پەیمانگای عەبدولعەزیز بۆ زانستە شەرعیەکان لە هەڵەبجە دەرچووی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کۆلێژی کارگێڕی و ئابووری بەشی زانستی دارایی و بانک ئەکادیمی نێودوڵەتی بۆ ڕاهێنانی تاکەکەسی و پەرەبێدانی سەرکردایەتی پلانی تاکەکەسی پەیمانگای حکومی کەنەدی کارگێڕی و دارایی لە سیستەمەکانی فیدراڵی پرۆژەی کارگێڕی خۆجێی لە عێراق ڕێکخراوی USAID ئەمریکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی لیژنەی ئابووری لە ساڵانی 2005 تا 2014 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڕیاردەری لیژنەی دارایی لە ساڵانی 2015 تا ئێستش بەردەوامە پسپۆڕی و بەهرەمەندی لە بودجەی گشتی دەوڵەت بودجەی خێزانی پلانی استراتیژی پلانی تاکەکەسی مرکزیت و لە مرکزیت هەیە بەشداریکردن لە سەدان بەرنامەی ئابووری لە کەناڵە ئاسمانی و جیهانیەکان بڵاوکردنەوەی وتار و نووسین لە بواری ئابووری و ئامار لە ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاوکردنەوەی توێژینەوە و لێکۆڵینەوەی ئەکادیمی و زانستی ئەو تەختە لا نابرێ زان لابرێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان جەماوەری بە شەرەفی دەڤەری ڕاپەڕینی سەر بڵند و هەمیشە زیندوو سەرەرمەکانی شۆرش و بەرخۆدانی کوردستان ئێوە بوون شەرەفی لە گۆڕنانی ڕژێمە دیکتاتۆریەک گۆڕ بە گۆڕەکەی پێشووتان پێبەخشرا هەر ئێوەش دەبن شەرەفی لە گۆڕنانی سیستەمە گەندەڵکارەکانتان پێدەبەخشرێت ئێمە هاتوین ئێمە هاتوین پێکەوە لەگەڵ ئێوەی بە ئەمەک ئێوەی بە هەڵوێست ئێوەی شۆڕە سواری مەیدانی گۆڕانکاری شۆڕشێک بەرپا بکەین شۆڕشێک گەندەڵکاران بگۆڕین بە خزمەت گوزار شۆڕشێک بێ هەڵوێستی بگۆڕین بە هەڵوێست شۆڕشێک بازرگانە سیاسیەکان بگۆڕین بە خەڵکی پیشەیی شۆڕشێک هاتوین و شانمان داوەتە بەرخزمەتکردن هەوڵ دەدەین شەفافیەت بچەسپێنین
پێکەوە هەوڵ دەدەین دادگەری بچەسپێنین، هەوڵ دەدەین ڕەفاهی اقتصادی بچەسپێنین. بۆیە ئێمە وەک لیستی هەڵوێست و مەردایەتی، لیستی پیاوی مرد لە ڕوومان دێ. لیستی پیاوی مرد لە ڕووی دێ بە جەماوەری کوردستان بڵێ دەنگم پێ بدەن، چونکە لیستەکەی خاکفرۆش نییە، لیستەکەی دارایی گشتی بەهەدەر نادا، لیستەکەی نیشتیمان فرۆش نییە، لیستەکەی پێشمەرگەن سەربازی ونن. خەڵکی بە هەڵوێستن، خەڵکی بە ئەمەکن، خەڵکی خزمەت گوزارن، خەڵکێکن دەتوانن ببنە سەربازی ون، خەڵکێکن دەتوانن ببنە خزمەتکاری خەڵکی کوردستان بە تێکڕا. زۆر سپاس بۆیەوە. سنة كم؟ ئێستاش بەڕێز خات و ئاشتی عەبدوڵڵا چوارتایی کاندیدی ژمارە 2 لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆیتان پێدەناسێنێ با فەرموێ. ئاشتی عەبدوڵڵا مەحموود ناسراو بە ئاشتی مامۆستا مەلا عەبدوڵڵای چوارتا. لە دایکبووی 1970 سلێمانی، دانیشتووی شاری سلێمانی. بڕوانامەی بەکالۆریۆس لە کۆلێجی کارگێڕی و ئابووری بەشی ئابووری لە ساڵی 2003 بۆ 2014 هەیە. پەیمانگای زانستە ئیسلامیەکان فاتیمەت زەهرای لە 2008 تەواو کردووە. پیشەی ئێستای توێژەری پێشکەوتووە لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی کارگێڕی و ئابووری. بەرپرسی خوشکانی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەیە لقی سلێمانی. زمانەکانی عەرەبی و ئینگلیزی بەباشی دەزانێت. بسم الله الرحمن الرحيم. درود و سڵاو وە سەرگیانی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم و بۆ سەرگیانی یار و یاوەرانی هەتا ڕۆژی دوایی کە بووم بە پەرژینێک بۆ گەیاندنی قەڵغانی ئەم ومەتە بە ئێمە. سڵاو و ڕێزی تایبەتیم بۆ خەڵکی دەڤەری ڕانیەی سەربەرز و خۆشەویست. لێرەوە ڕاپەڕینمان دەست پێ کرد، هەر دژی زوڵم و ستەم، هەر لێرەوە پشت بەخوا ڕاپەڕین بەردەوامەکەین دژی گەندەڵی و ستەمکارانی ئەم کۆمەڵگەیەمان. بەو پەڕی توانای خۆم هەوڵەدەم لە هەر کوێ بم دژ بە گەندەڵکاران تێ بکۆشم بۆ فراهەمکردنی ژیانێکی خۆشگوزەران بۆ هەمووان و عەدالەتی کۆمەڵایەتی و چەسپاندنی شەریعەتی ئیسلام. بەڕێزان، کێشەکانی کە ئەمڕۆ ڕوبەڕووی کۆمەلگای بێتەوە، زۆربەی کێشەکان لە ڕوانگەی ئافرەتەوە ڕوبەڕووی کۆمەلگای ئەمڕۆ بێتەوە. هیوادارم من ئەو نوێنەرەی خوشکان بم، نوێنەرەی ئێوەی بەڕێز بم کە بتوانم لە بەغا داوای مافەکانی هەر تاکێکی کورد و مافی خوشکان خۆمان کەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان دیارە ئاشتی خان ئاشتی خات و ئاشتی عەبدوڵڵا چوارتایی کاندیدی ژمارە 3 نەک 2. بەڕێز مامۆستا دارا محەممەدەمین کاندیدی ژمارە 2 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە سنووری پارێزگای سلێمانی. بەڵام بەڕێزیان دیارە ئەمڕۆ نەیتوانی لەگەڵمان ئامادە بێت لەبەرەوەی دیبێتێکی هەبوو. ئێستاش بەڕێز مامۆستا عەبدوڵڵا جەلکی کاندیدی ژمارە 4 لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی. با فەرمێ. عەبدوڵڵا ئیبراهیم
ئیبراهیم وسو ناسراو بە مەلا عەبدوڵای جەلکی ساڵی 1970 لە ڕێزینیە لە حاجیاوای ڕانیە لەدایک بووە. بەکالۆرسی لە شەریعە هەیە لە ساڵی 2008 بۆ 2009 ماستەری لە فکری ئیسلامیدا هەیە. بڕوانامەی لە زانستی میراتدا هەیە. بڕوانامەی زانستی مەلایەتی هەیە. بڕوانامەی بەشداری لە خولی منەظەمە ئەستەمبوڵ للثەقافە والعلوم هەیە. بەڕێوەبەری ئامادەی عەبدوڵای کوڕی عومەرە. پێشنوێژ و وتارخوێنە لە مزگەوتی ئەبوبەکری سیدیق لە حاجی ئاوا. لێپرسراوی لقی زانایانی بتوێن پشدەرە. لێپرسراوی لقی ڕاپەڕینی زانایانە. ئەندامی مەکتەبی زانایانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. شارەزایی و لێهاتووی هەیە لە بوارەکانی زانستی فەرموودە، بەڕێوەبردن، فکری ئیسلامی، فقه و شەریعەت، پلانی استراتیژی کەسی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ومن شانازية كلا كري أو خاكم كبياوي بهلويسو بياوي مرت يا جالدايق بوا هاوڵاتیانی سەربەرزی پارێزگای سلێمانی خوشکان برایان دەنگدەرانی ئەزیز و خۆشەویست لە دەبەری بتوێن پشدەر بە دەنگدانی خۆتان دەتوانن کۆتایی بەو تۆقە سیاسیە بهێنن کە 27 ساڵا کراوەتە گردنی تاک بە تاکی ئەم هەرێمە مەهێڵن چیدی چارەنووسی خۆتان و هاونیشتیمانیەکانتان بەدەستی چەتەکانی سیاسەت بەرەو نادیار و شەوگارە تاریکەکان بڕوات چیدی قبوڵی مەکەن و بە پەنجەی شاتومانتان شایەتی ئەوە بدەن کە لێرە بەدواوە چیدی ئەو سیاسیانەی کە بەدبەختیان بۆ ئەم نیشتیمانە هێنا ناتوانن بەردەوام بن و ناتوانن لە ترۆپکی دەسەڵاتدا بمێننەوە ئەوڕۆ بە دەنگدانی خۆتان دەتوانن ئەوانە لە دەسەڵات بێنە خوارەوە سپاس بۆ هەموو لایەک بەڕێزان ئێستاش شاعیری دەبەرەکەمان بەڕێز کاک شەریف وەرزێر کەرنەڤاڵەکە جوانتر دەکا با فەرمێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ خەرمانی هەڵوێست ئێمە سوپاس بۆ خوا خاوەنی سەروەری و هەڵوێست و مەردایەتین بە خەرمانێک هەڵوێستی پڕشنگدارەوە بە متمانە و بڕوا و هیوا و هاوارەوە بە سەروەری ئێستام و ڕابردوومەوە بۆ خزمەتی گەل و خاکم ڕابوومەوە بەرژەوەندی هاووڵاتی نەخشە و پلانمە خزمەتکردن پەیام و ئەرکی سەرشانمە بەرەنگاری زوڵم و بێدادی دەبمەوە بەگشت هێزی گەندەڵکاراندا دەسمەوە پارێزەری دەستکەوتەکانی میلەتم دامەزراوم خاوەن ئیرادە و هیممەتم
لە بڕیاردان سربەخۆ و ڕون و ڕاشکاوم بۆ بەختیاری گەل تێدەکۆشم تاماوم پەیامەکەم خەرمانەی گەل و وڵاتمە ئازادی و داد ئامانجی هەوڵ و خەباتمە بە خەمخۆری و دڵسۆزیەوە بەدەستی پاک دەبمە شیفا و چارەسەری ئازاری خاک بە شاڵاوی چەواشەی و چینە و تۆمەت سارد نابمەوە و لانادەم قەت لە حەقیقەت بە ناوی خوا هاتوومە مەیدانەوە بە ناوی خوا هاتوومەتە مەیدانەوە دەستە و یەخەم لەگەڵ زوڵم و چەوسانەوە با پێکەوە دەست لە دەست و قووەت لە خوا با پێکەوە دەست لە دەست و قووەت لە خوا ڕێ نەدەین ئەم دۆخە چی دیوا بڕوا بەهێزی دەنگ و متمانە و ورە و خەبات دادپەروەری بە دیاری بێنین بۆ وڵات کورد لە دوای ئەم هەموو خوێن و خەباتەوە وەک کۆیلەیە بەدەست ئەم دەسەڵاتەوە ئێمە خاوەن ئیرادە و دەنگی زوڵاڵین با پێکەوە زوڵم و بێدادی ڕاماڵین ڕۆژی دەنگدان نۆرەی گورزی تۆیە میلەت ترس و لەرز لە ژێر پێنێ و توڕ دەزیلەت تەسلیم نەبی بە هەڕەشە و فشاری کەس تەسلیم نەبی بە هەڕەشە و فشاری کەس تۆ شەرعیەت و بڕیاری و هێزی و بڵێ بەس گەندەڵکاران چیان بە میلەتی کورد نەکرد گەندەڵکاران چیان بە میلەتی کورد نەکرد مەگەر حەیای کورد و کوردایەتیان نەبرد ئەی گەل بەسە و ئەی گەل بەسە و بۆ ئیسلام و کوردایەتی متمانەدا بە هەڵوێست و مەردایەتی ئەی گەل بەسە و بۆ ئیسلام و کوردایەتی متمانەدا بە هەڵوێست و مەردایەتی بە ١٠٤ والسلام عليكم وانجي خاكر بيامي شهيدان من قوم الإسلام پێمان دەڵێن ئێوە شوێن کەوتەی ئەموو ئەون ئێمەش دەڵێن ئاخر ئێمە ئەگەر شوێن کەوتە و پاشکۆبین بۆ ماڵ و سامانی دزرا و ڕەگەڵ ئەوانە دەکەوین کە پاروی چەورمان بۆ هەڵدەدەن بەڵام ئێمە سپین و شۆڕشمان پرتەقاڵیە نەوابەستەین نەدابەستەین ئەوانەی وامان پێ دەڵێن لەکوێدا بووە مویان پساند بێ کاریان ڕازیکردنی دەسەڵات نەبوو بێ جگە لە سێبەر و بەڵێ قوربان بۆ فەرمانی خاوەنشکۆ چیتر بوون دەزانن ئێمە فێر نەبووین جگە لە خۆمان هیچ کەس بین دڵنیابن ڕەگەڵ ناکەوین نامانەوێ بەشدار بین دەمانەوێ خاوەن بڕیار بین بە خوێنمان بە ئەمیرمان بە ڕۆژنامە نووسمان بە ژنمان بە پیاومان بە گەنجمان بە پیرمان هەمومان بە مۆرچی کوردی و پەیامی ئیسلامیمان خەبات دەکەین بۆ خەڵکی بەشخورا و ستەملێکراوی کوردستان
بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتاری ئێوە بڵێن بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه هەموو لایەک بەخێر بێن یاخوا زۆر سپاسی ئەو گەرم و گڕی و جۆش و خۆرۆشەتان دەکەم خەڵکی دەڤەری ڕاپەڕین تەکبیر الله أكبر الله أكبر الله أكبر تەکبیر ئەگەر ڕێم دەن هەندێک قسەتان بۆ بکەم پێم خۆشە تۆزە بێدەنگ بێن گەنجە دڵگەرمەکانمان با هەندێک قسەتان بۆ بکەم لێرە ئەم دەڤەری ڕاپەڕینە قسەی زۆر دێنێ تێیدا بکرێن چونکە خەڵکی هەرێمی کوردستان بەڵکو دەرەوەی سنووری ئێستای هەرێمی کوردستانیش خۆیان بە قەرزداری خەڵکی دەڤەری ڕاپەڕین دەزانن چونکە لێرەوە چەخماخەی شۆڕش و بەگشت داچوونەوەی ڕژێمی گۆڕبەگۆڕی سەددام لێرەوە چەخماخەیدا تەکبیر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بۆیە ئەگەر من زۆر سوپاسان دەکەم بەڵام سەرەتا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە خەڵکی دەڤەری ڕاپەڕین بە بیتوێن و پشدەریەوە بە ناوچەی خۆشناوەتی و ئاکۆیەتی و پشدەرەڕەقە و دۆڵی شاور و جافەتی و بەری مەرگە و کۆسرەت و هەموو ناوچەکانیەوە بە تایبەت حەقێکی زۆریان لەسەر ئێمە هەیە بەندە وەکو شەخص کە قۆناغێک لە تەمەنمان لێرە گوزەراندووە حەز دەکەم داوایەکی برایانە لە گەنجە دڵگەرمەکانمان دەکەم کە ئەو شیعارە زێدەڕۆیی تێدا مەکەن جاری دیکەش گوتوومە ئێمە ئەگەر مەردایەتی و جوامێریەکمان هەبێت ئەگەر صیفەتێکی باشمان تێدا بێ ئەوە بەرهەمی ئەو ئیمان و ئیلتیزامەیە کە هەمانە بە ئیسلامەوە و بەڕاستیش هەروەکو چۆن حکومڕانانی گەندەڵ بە خەڵکی گەندەڵ دەورە دراون دیارە ئێمەش بە خوشکان و برایانێکی مەرد و جوامێر و خۆڕاگر و ئازا و بەغیرەت دەورە دراوین ئەگەر نا خۆمانین بە پشی پیاوی مەرد پشی پیاوی لەبەرەوە من زۆر سوپاسان دەکەم بەڵام ئەگەر دەتانەوێت برای خۆتان زیاتر ئارەقە نەکا ئەو شیعارە زۆر دووبارە مەکەنەوە ئەمن سوپاسان دەکەم مەمنون بەڕێزان من دەمەوێت ئاماژە بکەم بە چەند خاڵێکی گرنگ کە پێم وایە هەم خەڵکی دەڤەری ڕاپەڕین بە بیتوێن و پشدەر و ناوچەکانی دیکەیەوە هەم سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان کە دیارە من لە پشت ئێوە شەوە سەڵا و ڕێز و حرمەت و تەقدیر و پێزانین ئاراستەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە ورد و دروشتەوە بە پیا و ئافرەتەوە بە پیر و گەنجەوە هەندێک
هەندێک ڕاستی هەن هەندێک حەقیقەتی شەرعی هەن با بزانن خەڵکی هەرێمی کوردستان دەبێ ئەوە بزانێ کە ئێمەی کۆمەڵی ئیسلامی چه شخصی بەندە چه سەرکردایەتی چه ئەندامان و دۆست و لایەنگرانمان هێندێک حەقیقەتی ئیسلامی هەن ئێمە صیفەتە باشەکانی خۆمان لەو حەقیقەتە ئیسلامیانەوە وەرگرتووە یەکەمیان ئەوەیە کە ئێمە قەناعەتمان وایە بڕوامان وایە وەکو چۆن حاکمیەت هی خوایە تەنیا خوا مافی ئەوەی هەیە بڵێ ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە ئەوە واجبە ئەوە قەدەغەیە تەنیا خەڵکیش خاوەنی سوڵتە و دەسەڵاتە چونکە خوا سبحانە وتعالى تاکە پەرستراوی خەڵکە تاکە بەدیهێنەر و پەروەردگاریانە خەڵکیش خاوەنی خۆیانن بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو خەڵکی مسلمان دەبێ لەو ڕاستیە دڵنیابین کە کۆمەلگا کاتێک کۆمەلگایەکی تەندروستە خاوەنی بوون و کیانی خۆی بێ خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ و دەسەڵات بەدەست خەڵکەوە بێ نەک بنەماڵەیەک یا حیزبێک یا گروپێک دەسەڵاتی لێ زەوت کە ئێمە تەماشا بکەن خوای پەروەردگار دوو نمونەمان لە قورئاندا بۆ دەجێڕێتەوە باسی فیرعەونمان بۆ دەکا وەکو نمونەی حکمڕانی خراپ و ستەمکار و ملهوڕ و باسی شاژنی سەبەئیشمان بۆ دەکا کە ئافرەتێک بووە مەلیکەیەک بووە بەڵام خوا مەدحی دەکا بۆسی زەمی فیرعەون دەکا فیرعەون گوتوویەتی ما ئوریکم ئیلا ما ئەرا وما ئەهدیکم ئیلا سەبیل الرەشاد فیرعەون بە خەڵکەکەی دەوروبەری دەڵێ تەنیا ڕای خۆمتان پێڕادەگەێنم ئەوەی منیش دەیڵێم هەمووی حەقە ئەوە منطقی فیرعەونایەتیە کە تۆ پێت وابێ حەق لەسەر تۆ تاپۆ کراوە بەڵام شاژنی سەبە کە ئافرەتێکە لە قورئاندا خوا مەدحی دەکا بە قەومەکەی خۆی چی دەڵێت یا ئەیها المەلأ ئەفتونی في ئەمری ما كنت قاطعة أمرا حتى تشهدون دڵ ئەی مەجلیس ئەی پیا و ماقوڵان ئەی مەجلیس و تەکبیرکاران ڕای خۆتانم پێ بڵێن هەتا ئێوە ڕای خۆتانم پێ نەڵێن بڕیار نادەم ئەو ئافرەتە خوا مەدحی دەکا بۆ چونکە ئیستیبداد و خۆسەپاندنی نەبووە چونکە ڕاوێژ و پرسوڕای هەبووە بەڵام خوا زەمی فیرعەون دەکا کەواتە هەموو ئەو حکمڕانانەی کە ئیرادەی خەڵک و کۆمەلگاکەی خۆیان زەوت دەکەن هەموو ئەو حکمڕانانەی کە بە شێوەیەک لە شێوەکان خۆ بەسەر کۆمەلگادا دەسەپێنن لەسەر مەذهب و مەشرەبی فیرعەونن بەڵام خوا مەدحی ئافرەتێک دەکا کە قەومەکەی خۆی بەرەو سەرڕاستی دەبا چونکە ڕاوێژ بناغی حکمڕانیەکەیەتی ئەوە ڕاستی یەکەم کە پێویستە بیزانین دووهەم برایان و خوشکانی بەڕێز بەدیلی ئەو حاڵەتە شەرعیە کە حکم و دەسەڵات خاوەنە ئەسڵیەکەی خەڵک بێت جەماوەر بێت بەدیلەکەی بریتێ لە حکمی بنەماڵەیی حکمی میراتی یا حکمی ئۆتۆکراسی و تاکڕەوی یاخود حکمی حیزبایەتی و خۆسەپاندن هەموو ئەوانە لە ئیسلامدا مەرفوزن وەکو جاری کەس باسمان کردووە لێرەش تەکیدی دەکەینەوە چوار خەلیفەی ڕاشیدمان هەن ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی خوالیان ڕازی بێ بۆ پێیان دەگوترێ خەلیفە ڕاشیدەکان چونکە ئەو چوار کەسە خەڵک هەڵی بژاردن و حکمیان بە شەریعەت کرد و بە دادگەرانە حکمیان دەکرد و تەماعیان لە سەرۆت و سامانی خەڵک و وڵاتدا نەبوو تەنیا بەشی خۆیان کە پێیان دەدرا تەنیا خۆیان بە خاوەنی ئەوەندە دەزانی بۆیە ئەو چوارە پێیان گوترا خەلیفە ڕاشیدەکان بەڵام لە دوای ئەوانەوە پێی دەگوترێ پاشایەتی و مەلیکایەتی کە لە ئومەویەکانەوە دەستی پێکرد کەواتە دەبێ بزاندرێ کە حکمی ڕەشید ئەو حکمە کە خەڵک هەمووی خاوەنی سەروەت و سامان بێ خەڵک هەمووی خاوەنی دەسەڵات و بڕیاری سیاسی بێ خەڵک خۆیان بەرپرسانی خۆیان هەڵبژێرن و دیاریکەن ئەو حکمە حکمێکی ئیسلامیە ئەوە ئیسلام بناغەکەی دامەزراند پێش ئەوەی کە لە ئەوروپا و ڕۆژئاوا هەر خەون بە دیموکراسیەتیشەوە ببینن
بۆیە ئەوەش ڕاستێکی کەیە پێم خۆشە بیزانن ئەوانەی کە تانە دەدەن ڕەخنە دەگرن لە هەڵبژاردن و بەشداریکردن لە هەڵبژاردندا بزانن یا نەزانن ئەوانە ئاو لە ئاشی ستەمکاران دەکەن ئەوانە کە ڕەخنە دەگرنەوەی خەڵک بچێ بەرپرسانی خۆی هەڵبژێرێت دەیانەوێت چۆن وڵات پڕ بووە لە ستەم و گەندەڵی هەر بەو شێوە بمێنێتەوە ئەمجا گەر تۆ تەماشا بکەی سەلەفی ساڵحی ئێمە یەخەی حکمڕانەکانی خۆیان گرتووە لە کاتێکدا لە شەریعەت لایەنداوە لە کاتێکدا کە بێعەدالەتیان کردووە یەخەیان گرتوون پێشینی چاچی ئێمە خۆیان نەکردوتە کەڕەی شەربەت لە بەرامبەر ستەمی حکمڕاناندا لە کاتێکدا کە خەڵکی شەڵی بژاردوون هەر بۆیە ئەوانەی کە بە ناوی شوێنکەوتنی سەلەفی ساڵح و بە ناوی موسڵمانەتی و دینداری تانە دەدەن لە مەسەلەی هەڵبژاردن لەلایەنە ئیسلامیەکان کە دەیانەوێ جێ پێ لێشکەن بە حکمی گەندەڵکاران و حکمێکی ڕەشید و دادگەرانە بێتە ئاراوە ئەوانە بزانن یا نەزانن دەیانەوێت ئەم واقعە پرستەمە پارێزگاری لێ بکەن بیهێڵنەوە و دەیانەوێت پاکسازی و چاکسازی لە وڵاتەدا نەکرێت بەڕێزان خوشک و برایانی خۆشەویستم پێویستە گەلی کورد خەڵکی هەرێمی کوردستان نوێنەرانێک بنێرێت بۆ ئەنجومەنی نوێنەران کە لێیان ئەمین بێ دوایی دەستخەڕۆی ناکەن لێیان پەشێمان نابێتەوە لە هەڵبژاردنیان من یەکشتان پێ بڵێم کاتی خۆی کەمال ئەتاتۆرک لە دوای مامەستا سەعیدی نۆڕسی نارد گوتی تۆ وەرە پیاوێکی گەورەی سەرکردایەتی بەشێک لە کوردەکانت کردووە لە دژی شەڕی ڕووس وەرە پێمان خۆشە بەرپرسیارەتیت پێ بسپێرین مامەستا سەعیدی نۆڕسی چوو باسی پەیوەندی لەگەڵ خوا و باسی دینداری موسڵمانەتی بۆ کردن کەمال ئەتاتۆرک گوتی مامەستا تۆمان بان کردو بۆ تەکبیرکردنی سیاسی تۆمان باگ نەکردو بۆمان باسی نوێژ و بۆمان باسی ڕۆژی دوایی بکەی مامەستا سەعیدی نوڕسی کەمال گوێت لێ بێ ئەوەی نوێژ نەکا خائینە ئەوەی خائین بێ بە کەڵکی ئەوە نایە ئەمانەتی حکومڕانی پێ بسپێردرێ باس من لێرەوە پێتان دەڵێم وەکو ئەمانەتێکی قیامەتی پێتان دەڵێم بەڵام پێم خۆشە خوشکان و برایان تۆزێک جەوەکەتان ئارام بکەنەوە لە بینی خۆتاندا ئەوەندە دەنگە دەنگ و قسە مەکەن بۆی قسەکانتان باشتر گوێ لێ بێ وەکو دڵسۆزێک بە هەموو لایەکی دەڵێم بەوەی کە لەم هۆڵەدان بەو جۆش و خۆش و گەرم و گوڕێ و بەوانەی کە لە پشت ئێوە شەوەن ئامانجی ئێمەوە نەبێ هەرەوەندە بێ داخوا ئەنجومەنی نوێنەران سێ کەسمان هەبوون لەوێ ئەمجا ببن بە دوو ئەوەندە ببنەوە سێ ئەوەندە ببنەوە یا هەر ئەوەندە دەرچنەوە بەڕاستی ئەوە وە نەبێ ئامانجی کۆتاییمان بێت پێمان گرنگە خەڵک لەگەڵمان بێ خەڵک پشتمان بگرێ زیاتر گۆڕانکاری دەکەین بەڵام ئەوەی زۆر گەورە و گرنگە بەلای ئێمەوە براو خوشکانی بەڕێز خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان ئەوەیە کە دڵنیابن ئەم وڵاتەی ئێمە بە پشت لە خواکردن و پشت لە ئیسلامکردن پڕ بە لە زوڵم و ستەم و گەندەڵی ئەم وڵاتەی ئێمە کوردەواری خۆمان جوانیان گوتووە لەو کەسە بترسێ لە خوا ناترسێ کەسێک حساب بۆ خوانەکە چۆن حساب بۆ خەڵک دەکا هەر بۆیە دڵسۆزانە بە هەموو لایەکی دەڵێم کوردەواری خۆمان پندێکیان هەیە دەڵێ بەس بە کتێک مەسپێرە کتێک یان نێرە پشیلە ئەگەر بەز و چەوری پێ بسپێری دەیخوا ئەمەنەوەتان پێ دەڵێم کە گەندەڵی و ستەم و زۆر
حرام خۆری چ بە پرۆفیشناڵانە و بە مۆدیلی نوێ بێ چ بە مۆدیلی کۆن بێ حرام خۆری هەر حرام خۆریە با کەس کڵاوتان لەسەر نەنێ ئەوەی بینی لەگەڵ خوا باش نەبێ ئەوەی پەیوەندی لەگەڵ خوا دوند و تۆڵ نەبێ ئەمانەتی حکومڕانی پێمەست پێرن ئەگەر نادەست خەڕۆتان دەکا تووشی پەشیمانی دەبن. بەڕێزان ئەرچی پەرلەمان ئەرچی ئەنجومەنی نوێنەران ئەرچی ئەندامانێک کە چ لە پەرلەمانی کوردستان چ لە ئەنجومەی نوێنەران دەبنە پەرلەمانتار بریتێ لە چاودێری حکوومەت بریتێ لە یاسادانان و بریتێ لە تەصدیقکردنی بودجەوەسی ئەرکە سەرەکیەکەن نوێنەرانی ئێمە کە لەم هەرێمی کوردستانەوە دەچن کاتێک ئەو ئەرکانە جێبەجێ دەکەن کاتێک خۆیان بە نوێنەری خەڵک دەزانن کە چاودێری خوا بەسەر خۆیان و ببینن ئەگەر نالەوێ لەبەر خۆیان خوا و خەڵکیان لەبیر دەچێ لەبەر خزم و حزم ئاگیان لە خەڵک و وڵات نامێنێ بەداخەوە لە ڕابردوودا زۆربەی نوێنەرەکان بەو شێوەیە بوون. ئەرچی سەرشانی خەڵک و جەماوەر چییە؟ یەکەم ئەوەیە کە ئەو دەنگدانە زۆر بە گەرم و گوڕی بچن بۆ دەنگدان خەڵک با هیچ شتێک سارتان نەکاتەوە با هیچ کەس سارتان نەکاتەوە دەنگدان شایەدیدانە ئەوەی نەچێ بۆ شایەدیدانە گوناهبار دەبێ بەڵام دەبێ ئاگادار بێ شایەدیەکی بە حەق بدا کەسانێک کاتە نوێنەری خۆی کە لێیان ئەمین بێ خیانەتی پێناکەن و لێیان ئەمین بێ خیانەت بە خەڵک و وڵات ناکەن بۆ لەبەر ئەوە کە خوا لەسەر خۆیانەوە دەبینن سوبحانە وتەعالە. من خوشکان و برایانی بەڕێز خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دڵسۆزانە بە هەموو لایەک دەڵێم حەیفە مرۆڤ کە خوا ڕێزی لێناوە خوا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بە دڵنیایی ڕێزمان لە وەچەی ئادەم گرتووە حەیفە مرۆڤێکی لەلایەن خواوە ڕێز لێگیرا و قبوڵ بکا ببێت بکرێتە مەڕ بکرێتە ئاژەڵ کەسێک خۆی لێ بکاتە شوان و پێش خۆی بدا حەیفە خەڵک بەوە ڕازی بێ. حەیفە با هیچ کەس چی دیکە ئەو کڵاوەی نەچێتە سەر ئێمە هەمومان لە ئادەم و حەواین ئادەم و حەوا لە خاک دروست کراون وەکو پێغەمبەری خاتەم دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هیچ کەس لە هیچ کەس گەورەتر نییە لەبەر وەجاخی لەبەر بنەماڵەی لەبەر سەرۆت و سامانی لەبەر حزمی لەبەر خزمی لەبەر ڕەچەڵەشی هەموو وەکو یەکین بە تەقوا بە پارێزکاری واتە بە ڕازیکردنی خوا و خزمەتی خەڵک مرۆڤ گەورە دەبێ ئەگەر نا لە ئەسڵدا هەموو یەکو یەکە با هیچ کەس ئەوەتان پێ نەفرۆشێ خۆتان لێ بکا بەوە کە من لەبەر ئەوە کە کوڕی فلان کەسم فلان عەشیرەتم فلان بنەماڵەم فلان حیزبم دەبێ بە قسەم بکەن با بەڕێی غەڵەتیشتاندا بەرم نابێ میلەت مەڕ بێت و خەڵک خۆی لێ بکا بە شوان و پێش خۆی دا و تووشی هەڵدێری بکە. لە کۆتاییدا کۆمەڵی ئیسلامی چی دەوێت؟ کۆمەڵی ئیسلامی براو خوشکانی بەڕێز و خۆشەویستم خەڵکی دەبەری ڕاپەڕین خەڵکی هەموو ناوچە و دەبەرەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی پاش ڕازیکردنی خوا سوبحانە وتەعالە ئامانجی ئەوەی دادگەری بشەسپێ دادگەری لە مەسلحەتی هەموو لایەکە زوڵم و ستەم لە زەرەری هەموو لایەکە وەڵڵا پێش مەزلوم زاڵمەکە زەرەر دەکا لە زوڵمەکەی ئێمە پێمان خۆشە ئەم وڵاتەی ئێمە لاپەڕەیەکی سپی هەڵداتەوە کۆتایی بێنێ بەو زوڵم و گەندەڵی و قۆرەخکاریەی کە سەری بەم ڕۆگەیاندین ئەو قۆرەخکاریە کە لە بڕیاری سیاسی دابووە لە سەرۆت و سامانی وڵات دابووە سەری بەم ڕۆگەیاندوین با کۆتایی پێبێنین دەتوانین وەرچەرخانێکی باش لە ژیانی خۆماندا بێنینە دی ئەویش بەچێ دەکرێت بە خەڵک و جەماوەر دەکرێت کۆمەڵی ئیسلامی چاوەڕوانی هەیە لە خەڵک و جەماوەر کە لەگەڵیدا هاوکار و دەستبارگەر بێ بۆ چەسپاندنی دادگەریە کە لە مەسلحەتی هەموو لایەکدایە
و ئێمە برا خوشکانی بەڕێز ئەوەی کە هاندەرمانە ئەوە نێ ڕقمان لە فڵان حیزب بێت لە فڵان کەس بێ لە فڵان بنەماڵە بێ بۆ ئێمە حقد و بغز و ڕق پاڵمان پێوە نانێ ئێمە خۆشەویستی دڵسۆزی پاڵمان پێوە دەنێ بۆ کارەکانمان پێغەمبەرمان وای فێر کردوین صلى الله عليه وسلم دەفەرمێ الدين النصيحة دینداری بریتێ لە دڵسۆزی عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا دڵسۆزی بۆ چێ فەرمووی بۆ خوا و بۆ قورئان و بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بۆ حکمڕانانی مسلمانان کە بەعەدڵ حکم دەکەن و بۆ خەڵک بەگشتی ئێمە ئیسلام فێری کردوین دڵسۆز بین بە پەرۆش بین بۆ هەموو کەس تەنیا ڕقمان لە صیفەتی خراپە لە زوڵم لە گەندەڵی لە قۆرەخکاری لە جیاکاری ئەمما ڕقمان لە هیچ کەسێک و هیچ شخصێک و هیچ لایەنێک نییە ڕقمان لە صیفەتی خراپە ئەگەر لە خۆشماندا بێت دیارە پیاوی مرد ئەگەر مرد بین ئێمەش دیارە بۆ خوشک و برانەوە کە هەمویان ئەهلی جوامێری و مەردایەتین بە ئێوەوە هەین من کۆتایی قسەکانم بەو سێ خاڵە کورتە دێنم یەکەم پابەندیمان بە ئیسلامەوە وەک چۆن داوامان لێ دەکات دیندارێکی ڕاست و ساغ بین داواشمان لێ دەکات وڵات پارێز و نیشتیمان پەروەر و نەتەوە پەروەرێکی ڕاست و ساغ و سەرڕاست بین لەگەڵ خەڵک و وڵاتی خۆماندا ئەوە یەک دوو ئێمە دینەکەمان ڕێی لێگرتوین چاومان لە خۆسەپاندن و زەبر و زۆر بێ کەسانێک دەڵێن کە لە پشت پەردەی ڕەشەوە تەماشای ئێمە دەکەن ئەگەر ئیسلامیەکان دەسەڵاتیان بێ ئازادی لە خەڵک زەوت دەکەن ئیسلامیەکان کێشەیان لەگەڵ دیکتاتۆریەتدایە نەک لەگەڵ دیموکراسیدا ئیسلامیەکان تەوشبی ئیسلامی لەم هەرێمی کوردستانەدا و لە هەر شوێنێکی دیکەی دنیادا کێشەی تەوشبی ئیسلامی کێشەی مسلمانان لەگەڵ ئەو ڕژێم و حیزبانەدایە کە خەڵک دادەپڵۆسن خۆ دەسەپێنن ئازادیان لێزەوت دەکەن بۆیە لە هەر شوێنێک تۆزە دیموکراسیەتێکی ڕاستەقینە هەبێ تەوشبی ئیسلامی لە هەڵبژاردنەکاندا بردوویێتەوە خاڵی سێیەم ئەوانەی کە پەلاماری کۆمەڵی ئیسلامی دەدەن بە بانگەشەی خراپ بە توانج و پلار بە لەسەر نووسین بە قسەی خراپ وەڵاممان هەر ئەوەیە کە فی بەرەوسەرێ بۆ خاوەنی دەگەڕێتەوە واتە کەسێک قسە بە کەسێک بڵێ کە شایستەی نەبێ خۆی لێی زەرەرمەندە لەوەتی بە بیرمان دێ خەڵق قسەی ناشیرینمان بەرامبەر دەکا هەر خۆیان پێی ناشیرین بوون ئێمە لەخوا بەزیاد بێ لە ناو خەڵکی خۆماندا لە سایەی دینداری و پابەندیمان بە ئیسلامەوە ڕۆژ بە ڕۆژ ئینشاڵڵا ئەستێرەمان گەشاوەتر دەبێت کۆتا خاڵم ئەوەیە کە دەبێ هەوڵ کورد دەبێ هەوڵدار لە بەغدا و لە غەیری بەغدا و لە هەموو شوێنەکان یەک سەنگەر بین یەک دەنگ و یەک ڕەنگ بین بەڵام کاتێک یەک دەنگی و یەک ڕەنگی و یەک سەنجیمان بۆ دەستە بەردەبێ کە لێرە دادگەری بچەسپێنین لێرە ئەگەر پێکەوە دادگەر بووین نیعمەتەکانی ئەم وڵاتە هی هەموو لایەک بوو بڕیاری سیاسی هی خەڵک و جەماوەر بوو کەس خۆی لەوی دیکە بە زیاد نەزانی ئەگەر لێرە دادگەریمان چەسپان لە بەغدا و لە غەیری بەغداش احترام و ڕێزی خۆمان دەسەپێنین بەسەر هەر تەڵەفێکدا کە لەگەڵیدا دەبین بەڵام ئەگەر لێرە ناڕێک بووین ناڕێکەکەی ئێمان لەوێش ڕەنگ دەداتەوە و لەوێش بێسەرۆبەرەیمان پێوە دیار دەبێت خوا لە کۆتاییدا هەر ئەوە ماوە بێڵێم کە چاوەڕوانیمان لە خەڵکی دەفەری ڕاپەڕین وەکو گوتم بە بیتوێن و پشدەر و بە هەموو ناوچەکانیەوە ئەوەیە کە کاندیدەکانی ئێمە لەم سنووری پارێزگای سلێمانی سەرخەن و چاوەڕوانیمان لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان هەیە و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش کە کاندیدەکانی ئێمە سەرخەن ئینشاءالله هەر کەسێک دەنگدا بەو کاندیدانەی ئێمە
دوای لە دەنگدانەکەی پەشیمان نەبووتەوە وەکو لە ڕابردوودا لەی پەشیمان نەبوون. وەسەلام عەلەیکم. بەڕێزان ئێستاش تیڤی بەڕێزان ئێستاش سیڤی ماوەستا دارا محەممەد ئەمین کاندیدی ژمارە دووی نووری پارێزگای سلێمانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامیتان بۆ دەخوێنینەوە. دارا محەممەد ئەمین کاندیدی ژمارە دوو ساڵی 1967 لە شار باژێر سەر بە پارێزگای سلێمانی لەدایک بووە. بەکالۆرێسی لە شەریعەی ئیسلامی زانکۆی بەغدا لە ساڵی 1990 بەدەستێناوە. ماستەری لە مافی مرۆڤ لە وڵاتی لوبنان بەدەستێناوە لە ساڵی 2013. ئێستا خوێندکاری دکتۆرایە لە زانکۆی سلێمانی. یەکەم وەزیری ژینگەی هەرێمی کوردستان بووە. ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بووە لە ساڵانی 1999-2000. ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بووە لە سەرەتای ڕاگەیاندنی کۆمەڵ تا ساڵی 2015. ئێستاش کاندیدی ژمارە دووی لیستی 104 کۆمەڵی ئیسلامیە لە سنووری پارێزگای سلێمانی. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە سرودی هەڵوێز لە وتنی هونەرمەندی لاو کاک بڕیار کۆساری. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بە خێراتنیەکی گەرمی پیاوی مەرج دەکەین بۆ دەڤەری ڕاپەڕین هیوای سەرکەوتن دەخوازیم بۆ لیستی 104 ئاڵاکاتان. دەستێکی پاکەوە دێمە ئەوینی خاکەوە دێمە دەستێکی پاکەوە دێمە ئەوینی خاکەوە بۆ خزمەتی گەردێمەوە وەک مام بۆ گەر نەدوێمەوە بۆ خزمەتی گەردێمەوە وەک مام بۆ گەر نەدوێمەوە وەک مام بۆ گەر